سڵاو بینەرانی خۆشەویستی کەناڵی هیوا. ئێمشەو دیبەیتێکی تایبەتی لەسەر ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستینتان پێشکەش دەکەین بە بەشداری هەریەک لە بەڕێزان کە هاوڕێحەمەی ئاسنگەران، کەسایەتی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان، کاک شاخەوان شۆڕش، نووسەر و لێکۆڵەر لە بواری جینۆسایت و هاوڕێ شەماڵ عەلی چالاکی سیاسی و نووسەر و چاودێرێکی سیاسی. ئێستا دێنە سەر بابەتەکە. کاکە حەمە لە تۆ دەست پێ دەکەم. تێڕوانێت چۆنە بۆ ئەم ڕووداوانەی کە لە غەزاتۆتە پێشەوە و بە شێوەی تایبەتی و دیارە ئەم پرسیارە ئاراستەی هاوڕێ شەماڵی شەکەینەوە ئاینەن شت. تێڕوانێت چییە بەرامبەر بە ئەم تەنگژانە یان ئەم ڕووداوانەی ئێستا ئەم کارە ساتە ڕوودا و هەر ناوێکی لێ بنین لە غەزاتۆتە پێشەوە کە قەسابخانەیەکە بۆ خۆی لەسەر ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستین بۆ چوونە لەسەر ئەم بابەت. کێشەکەی جیازە بە سڵامەتگەم لە خزمەت مێمانانی بەرنامەکەتا و دەستخۆشی لە خۆت کەم بۆ ئەم بەرنامەیە کە ساز کردووە. دیارە هەر کەسێک چاو لە وەزئی فلستین و ئیسرائیل و تاریخی ئەکات ئەمە زەخمێکی کۆنەیە کە ئێستا جنایەتێکی تازە لەسەری ئەوە لە جەریانایە و هەموو کەسەی بینێ. زەخمی کۆنە بەو معنایە کۆنفلیکتێک یا شەڕ و کێشەیە کە لە بینی فلستین و ئیسرائیلا بووە بەحسی داگیرکەری دەوڵەتی ئیسرائیل بووە لە ڕۆژێکەوە کە دروست بووە هەتا ئێستا حتا بەر لەمە و بەر لەوەیش هەتا ئێستا دروست پێیان کێشمەکێشە وجودی بووە. بەڵام خودی ئەم کێشمەکێشە تاریخێکی کۆنتری لە پشتە ئەگەرێتەوە بۆ چەند هزار ساڵ لەمەوبەر ئەو منتەقە بە تایبەت فلستین و ئەو شارانەی وا بۆیان بۆ هەموو دینەکان ئەو منتەقە مقەدەسەوانە بارها دەست بەدەست بووە بە شەڕ وێران کراوە دوارە دروست کراوەتەوە دوارە شەڕی لەسەر کراوە. بنابراین ئەگەر لەو تاریخە کۆنە بینە پێشەوە تا مەقتەی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل ئەبینین لە مەقتەی ساڵی 1948 ئەم کێشمەکێشە باز هەم بە جۆرێتە خۆی نیشانەدا ئەویشەوەیە کە دەوڵەتێک بەناو دەوڵەتی یەهود قارە دروست بێ و تاریخەنیش مەسیحیەکان و دوایش ئیسلامیەکان زدی یەهود بوون، یانەی یەهود ستیزی لە بناغەی دروستبوونی یا پێکهاتەی مەسیحیەت و دوایش ئیسلام وجودی بووە. هەمیشە یەهودیەکان قەلعۆقەم کراوە، یەهودیەکانیش تاوجێ بۆیان کراوە لە خۆیان دفاعیان کرد، بەڵام دوای بۆیان نەکراوە، زعیف بوون و پراکەندە بوون لە سەراسەری دنیا. بە هەر حاڵ ئەو منتەقەیەک بووە نیشتەجێی هەم خەڵکانی یەهودی بووە، هەم خەڵکانی مەسیحی بووە، هەم خەڵکانی کە خۆیان بە موسڵمان زانیوە لێ وجودیان بوو. بەڵام لە مەقتەی ساڵی 1948 بەرەو ئەملا ئەم کێشمەکێشە ڕواڵەتێکی سیاسیتر، ئیمڕۆژیتر، ملیگرایانە و ناسیۆنالیستی ئەگرێ بەخۆی کە
تێکڵاوێکە لەگەڵ مەزهبیش بە تایبەت دەوڵەتی ئیسرائیل لەسەر دوو بناغە دوورسە بێ مەزهب و ملیەت لە مقابڵیشیە ملیەتی فلستین بە ئەستڵا مەجموعەیەکی سازمان دروستە بێ لە ناویا ئیسە وەختی تاریخەکەی نییە کە بیگەڕێنەوە چۆن بۆ چۆن نەبووە بەڵام نەهایەتەن جریانی ئازادی بەخشی فلستین وەکو چەترێک مەجموعەی سازمانەکانەوە خۆیان کۆکاتەوە ئێعتبارێکی پێیا کرد لە بۆ بێعتبارکردنی ئەم سازمانە خودی ئیسرائیل چوو حەماسی دروست کرد تەقوێتیانی کرد يعني پێت وایە حەماس ئیسرائیل دروستی کردووە دقیقاً بەڵگە هەیە ئەوە خودی مەقاماتی ئیسرائیل باسییان کردووە یعنی جریانی ئیسلامی وجودی بوو لە ناو فلستینە لە ناو جنبشی ئازادی بەخشی فلستینە بەڵام دوای شکستی 1967 ناسیۆنالیزمی عرب شکست دێنێ مەیدانێ بازەکات جریاناتی ئیسلامی بێنە ڕوو یعنی ناتوانین بڵێن دروستی کردووە توانین بڵێن چۆن لە وڵاتەکانی ترۆک و میسر و عێراق و سوودان و ئەوانە بەرامبەر بە حرەکاتی کۆمەنیستی و چەپ و ئەمانە حرەکاتی ئیسلامی بەهێز کراوە بە هەمان شێوەش حەماس وەکو باڵێکی خوان وەکو بەرد ناتوان بیخەنە سەر یەک و بژنێمەوەیەوە درسەکەی بچنەوە کارە بکەن بەڵام وەختی ئەم ئیدئۆلۆژیە وجودی بووە شکستی ناسیۆنالیزمی عەرەبیش لەولا بووە زەمینەیەک فراهەمەوێ بەستەرێک فراهەمەوێ بۆ کە جەریاناتی ئیسلامی بڵێن ئەوە جنبشی ملیگرایانەی فلستین نەیانتوانی ئێمە ئیسلامیەکان ئەتوانی کە ئەمان دەستیان کرد بە جموجوو ئیسرائیل بۆ ئەوەی کە جبهەی فلستین یاسر عەرەفات فتح یا ساف هەرکام لەوان ناوێنین تەزعیفکە ئەمانی تەقویەت کرد حەماسی تەقویەت کرد بۆ پا بگرێ حتا ئەم چەند ساڵەی ئەخیر تا بەر لەم شەڕیشە تا بەر لە 7 ئۆکتۆبر هەموو مانگێک قەتەر ئەو ملیۆنها دولارەی کە ئەهەنارد ئەی هەنارد بە وەسیلەی ئیسرائیل ئەیدا بە حەماس یعنی وان نەبووە کە مەسەن هیچ وەخت دەستی لێبەردا لە ئین هەڵە شەڕیشیان بووە جا ممکنە بازە کەسێ بڵێن دێ باشە ئەگەر حەماس بە نەوعێک ئەمان تەقویەتیان کردووە و یارمەتیان داوە ئەی بۆ لە مەقابڵیان ناوەستاوە بەخاترەوە لەوە پێش ئیسرائیل پێوان نەبوو کە حەماس خەتەرێکی جدیە خەتەرە جدی و ئەسلەکەی بە یاسر عەرەفات و دوایش خودی ساف و فتح و ئەوە نازانی بۆ تەزعیفی ئەوان ئەمی تەقویەتە کرد وانە بوو کە تەرەفداری حەماس بێخۆ قسە لەسەرەوەیە بەڵام دوای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی لە ئێرانە کولەن تەحەوڵێک لە منتەقا و لە کولی جنبشی ئیسلامیە بە وجود هات ئەوش ئەوە بوو کە ئەوەڵین کاری ئەوە بوو کە سازمانهای نەوعی خۆی تەقویەتکە لەو شوێنشەوە نەوعی خۆی نەبوون بە تایبەت لە فلستینە جریانێ وەکو حەماس خۆی بە جریانێکی ئەخوانیە زانێ شیعە نییە چوو تەقوێتیانی کرد بە خاترەوە کە لەوێ لە مەحەلە لە ناو فلستینە جریانێکی شیعەی قەوی و قودرەتمەند نەبوو کە بتوانێت ئەو تەقوێت کرد ئەمای تەقوێت کرد حتا وەختێک لە جریان بحرانی سووریا دەوڵەتی بەشار ئەسەد حەماسی ئەخراج کرد لە سووریا جمهوری ئیسلامی دەستی لێ بەرنەدا تەقوێتیانی کرد جا ئەم کۆنفلیکتە لە بەستەرێک تاریخیە و هاتووە تایرە بێنە سەر شەڕەکەی ئەمڕۆ ئەم شەڕەی ئێستا هەیە هاوڕێگیان بێنە سەر شەڕەکەی ئەمڕۆکە ئەم شەڕە بێ ئەوەی کە ئەم بەستەرە گوزەشتەی نەزانین وەختێ باسی کەین هێشتا معلوم نییە بۆچی یەک دەفە وای لێ هات جا ئەمە وەختێ گەینە ئیمڕۆ جوڵانەوەی فلستین ئەو ماهیەتە متەرەقی سکۆلارەی پێشووی نیەیتر کە دەورانی عەرەفات و جۆرج حەبەش و باقی جەریاناتر بوویان ئێستا کامڵەن ماهیەتێکی ارتجاعی پیا کردووە کە بەر ئەساسی ئەساسنامەی خودی حەماس خاهانی لە بین بردنی کولی دەوڵەتی ئیسرائیلن و پاکتاوکردنی یەهودیەکان
ئەمە شتێکە هەم جمهوری ئیسلامی باسیەکە هەم حزب الله باسیەکە هەم حەماس باسیەکە هەم باقی جریاناتی نزیک بە جمهوری ئیسلامی بە قدرەت گەیشتنی جمهوری ئیسلامی قەدەم بە قەدەم و بەرە بەبەرە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر ماهیەتی جوڵانەوەی فلستین لە حاڵەتی ئازادی خوازبوون و متەرەقیبوون و سکۆلاربوون فاصلەی گرت تەبدیل بوو بە جەریانێکی کۆنەپەرستی ئیسلامی کە ئێستا ئەو حاڵەتە پێشاتوە بە حملەی 7 ئۆکتۆبر جنایەتێکی خەلق کرد حەماس کە ئەیانزانی عەکسول ئەمەڵی ئیسرائیل بەو جنایەتە چییە بێ و ئەوان ئەلا ڕەغمی ئەوە ئەیانزانی بەرنامەیان بوو بۆەوە کە ئەم کنفلیکتە گەورەکەنەوە ئەم شەڕە گەورەکەنەوە یەکێ لە هەدەفەکانی تەزعیفی خودی ئیسرائیل بوو چونکە ئیسرائیل لەناو خۆیان دوو شەق بوو هەیئەتی حاکمەکەی بەیەکە و ناسازان هەموو ڕۆژێ تەزاهورات و پیان وا بوو فرسەتە بەڵام لە نەتیجەی شەڕەکە هەم هەیەتی حاکمەی ئیسرائیل بە نەوعی متحد بوون یعنی واقعا نەجات دەری نەتانیاهو بوو ئەم شەڕەی حەماس وەلا احتمالی ئەوەی کە نەتانیاهو بتانن خەلعکەن و دوارە دەوڵەتێ تر بێتە سەرکار احتمالی کەم نەبوو هەم ئەوەی کە جەریانی ئازادی خوازی و مۆدرن و سکۆلاری ناوخودی غەزا ئیتر هەمووی چووە ژێر خاک و خوێن و ماڵوێرانیە کە ئێستا هەردوو لاکەیان بەباریان هاوردووە بەڵام عەکسول ئەمەڵی ئیسرائیل بە جنایەتەوە حەماس کردی ئەوەندە ئەبعادەکەی گەورە و زدی ئینسانیە و ئەوەندە وێرانیەکە و کوشتاری مردمی بێدفاع و شەهروەندانی عادی غەزە گەورە بووتەوە ئێستا ئەو جنایەتە حاشەی کراوەتەوە کە حەماس کردی یعنی ئێستا وەختی هەر کەس تماشای ڕواڵەتی فلستین و شەڕی حەماس و ئیسرائیلەکە ئەوەی ئەبینی ماڵوێرانیەکەوە ئیسرائیل بەباری تێرێ جا ئێستا قسە لەسەرەوەیە کە ئەمە ڕواڵەتێکەوە ئەیبینین قسە لەسەرەوە ئێستا چیکردن ئەمە یاڵم بۆ باسەکان دوایی باشە زۆر زۆر سپاس هاوڕێ شەماڵ پێش ئەوەی کاک شاخەوان لە ڕووی یاسایەوە بخوێنێتەوە ئەمان پرسیار ئاراستەی جەنابیش دەکەم ئەمە چییە لە فەڵەستین ئەگوزارێت ئەم ڕووداوانە چییە ئەم کارەساتە چی هاتۆتە پێشەوە دەستخۆش زۆر سپاس هاوڕێ عەلی بن هەمیشە خۆم بەرنامەکانی کەناڵی هیوا پێشکەشەکەم بەڵام زۆر سپاس گوزارم کەم جارە میوانی ئێوەم بەخێر بیت بەخێر بیت زۆرم بۆ بەشداران لەم دەبێتەوە سڵاوی زۆر تریش بۆ بینەرانێکە لەگەڵمانان بۆ مێدەوەی کە بتوانین دیالۆژیشی باشمان سەبارەت بەم یاخود دیبێتێکی باشمان سەبارەت بەم بابەتە گرنگەی ئەمڕۆ هەبێ و من دواتر لە کۆتایی قسەکانمە ئاماژە بەواکەم کە بۆچی گرنگە ئێمە ئەم دەبێتە بکەین و بۆچی گرنگە ئێمان باسانە بکەین سەرەتا من بۆ دەست پێ بکەم ئەوەی کە ئێستا ڕووەدا لە فەڵەستینە لە غەزەیە بە هیچ جۆرێک ناکرێت ناوی شەڕی لێ بنێن شەڕی بینی دوو تەرەف ئەوەی کە هەیە کوشتارێکی دەستیان قەست قەتڵ و عامێک و کۆمەڵکوژیەشی دەستیان قەستی ئیسرائیلە هەنگاوێکە بۆ پاکسازی قەومی و سەرنجامەکەی ئەبێتە ئەوەی کە ناوەنرێ بە جینۆساید بە جۆرێک ینی یەکێکە لە هەنگاوە پێشینەکانی جینۆساید ئەوەی کە پێوترێت جینۆساید بەرحەڵ ممکنم لەگەڵ وشەکەیان زۆر نەیەمەوە بەڵام بەبەستم وەیەکە ئەوەی کە پێوتێ کۆمەڵکوژی و بڕانەوەی خەڵکێک لەسەر بنەمای هەویەت و قەت و ئامکردنیان بەس هاوڕێ شەماڵ دەبێت ئەو خاڵی کە دەستی پێکردووە ببورین یعنی لە چۆ دەستی پێکردووە من دێمە سەر و بابەتە حتمما ئەوەی کە حەماس لە ڕۆژی 7 ئۆکتۆبەرا کردی تاوانیشی دژە ئینسانی بوو بەتابەت لەو جێگایی کە لەو شوێنانەی کە خەڵکی مەدەنیان بە ئامانجگر خەڵکی مەدەنیان کوشت و خەڵکی مەدەنیان اختیطاف کرد تاوانێکی دژە ئینسانیە و تعبیر لە ماهیەتی تیروریستانی ئەم ڕێکخراوەکەەوە هیچ گومانێک لەبارەت ئەمەوە نیەوە هیچ کەسیش پێم وابێ دوو ئازادی خواز لە دنیا ناوینی کە سەبارەت بە ئیدانەکردنی ئەم تاوانە دژە ئینسانیە اختلافێکیان بکرێتە بینەوە یاخود بڵێن مناقەشەیەک لە بابەت ئەمەوە بکەن بەڵام خودی ئەم ڕووداوە پێشینەیەکی هەیە ئەو پێشینەی
وەک باسەکرێ کۆنفلیکتێک نییە یاخود ململانەیەک لێ لە بینی دوو گروپی دیاری کراوە کە بنەمایشی دینی هەبوو دوایی بۆ بە بنەمایشی ناسیۆنالیستی ئەمانە پاسەکە لەسەرەوەیە کە ئەمەی کە ئێستا لە ئیسرائیلە لە فەڵەستین ئەمەی بینین بەرەنجامی دروستکردنی کیانێک یا دروستکردنی بوونەوەریەک یاخود شێوازێک لە دەوڵەتێکی کۆلۆنیالیە جۆرێک ئەو کۆلۆنیالیزمە مۆدێلە کۆنەیە کە بۆ نمونە لە ئەمریکا بینیمان سپیپێستەکان چوون و خەڵکی نەژادی خەڵکی دانیشتوانی ئەسلی وڵاتەکەیان بڕانەوە ئەوەی کە لە ئەسترالیا دووبارە بەریتانیەکان چوون و خەڵکی ئەسلی وڵاتەکەیان بڕانەوە تاکو بەشێگەڵێن ئینسانی تەسمانیا کە ناوی ئینسانی تەسمانیا ئەسڵەن هەر تۆوی نەما هەر بڕایەوە تەواو بوو کۆتاییان هات ئەمەی کە لە ئیسرائیل لە فەڵەستینی شاڕوویدار ئەمەیان پرۆسیسە بە جێگیرکردنی ئیسرائیل وەکو یانێکی دروستکراو هیچ بنەمایەکی نەبووە لە ساڵانی کۆتایی 1970ەکانە خەڵکانێک کە بە دین جوو بوون وەرەگە خەڵکی عەرەب زمان و موسڵمانی ئەو ناوچەیە پێکەوە ژیاون لە 1970 ئەم کۆمەلگایان پێکێناوە پاژەوەی کە جوڵانەوەی زانستی دروستە بێ لەگەڵ سوڵتان عەبدولحەمیدا ڕێگەکەون جووەکان بەرەو فەڵەستین دێن و پاش ماوەیەکی 20 ساڵێک اینجا لە ساڵانی 1970 نیسبەتی خەڵکی ئەوەی کە بە دیانەت جوون لە چاو خەڵکی ئەسلی فەڵەستینە لە 110 بووە ئەو ئەم پرۆسەیە هەروە درێژەی کێشاوە و ئەم کیانە ئەم بوونەوەرە بەدەستی ئەنقەز لەلایەن سەرمایه‌داری دنیا و دروست کراوە مەسەلەی ئەساسیش لێدان بۆ لە جوڵانەوە یاخود ئیمکانیەتی دروستبوونی و پێکهاتنی جوڵانەوە ئازادی خوازەکان لە دژی دەسەڵاتی سەرمایه‌داری دنیا و بەرگرتن بۆ بە جۆرێک لەو پێشکەوتن خوازی کە لە کات و سەردەمی شۆشی ئۆکتۆبەر و ئیمکانی هەبوو بێ بۆ مناوچێ بەرحاڵ ئەمەی کە ئێستا دروست بووە لە درێژەی ئەم پرۆسیسیا دروستە بەوە ئێمە بەڕوون و ئاشکرایی ئەبینین کە خەڵکێک لە وڵاتەکەی خۆی لە ساڵی 1948ەوە ئەم پرۆسیسە دەستی پێکردو بە دەستی ئەنقەز دەرکراون و ئەوانەی ئەمڕۆ لە غەزایان بەشێکی زۆریان کلیلی ماڵەکەی خۆیان بۆ ماوەتەوە لە ملیانایە یانی ئەوانەی کە بە تەمەن گەورن و ئەوانە کلیلی ماڵەکەی خۆیان ئەوانەی کە تەمەنیان گەنجترەوە ئەوانە هەرنەوەی ئەو ئاوارانە و کلیلی ئەو ماڵانەی کە لی دەرکراونەوەە لە ئازان لە ملیانایە بەنیازی گەڕانەوەن ئەمەی کە لە ڕوویداوە تاوانێکی زۆر گەورەی دژی ئینسانی بووە و ئەو تاوانە لە ڕۆژی حوتی مانگەوە دەست پێ ناکە دیارە هیچ مبررێک نییە بۆ کوشتنی خەڵکی مەدەنی هیچ مبررێک نییە بۆ پەلاماردانی خەڵکێکە خەریکن مۆسیقا لێدەن و ڕقسەکەن و ئەوانە بەڵام بۆی تەفسیری ئەم دیاردەیە بکەین نەبێ ئەم ڕێگ و ڕێشەیە بناسی دروستبوونی ئیسرائیل کاریگەری زۆر نەرێنی لەسەر تەواوی ڕۆژخۆرهەڵاتی ناوەڕاست داناوە و بەشێکی زۆری ئەم جوڵانەوانی کە لەم ناوچەیە ئەیبینین بەرەو کۆنەپەرستر بردووە بە تایبەتی جوڵانەوە ناسیۆنالیستی عەرەبی زۆرتر تێکەڵ بە ئاین کردووە مەجای داوە فرسەتی داوە بۆ دروستبوون و دەرکەوتنی جوڵانەوەی ئیسلامی سیاسی و برەوی داوە بە جوڵانەی ئیسلامی سیاسی بەڕاستی جوڵانەوەی ئیخوان مسلمین ئەگەر لە ساڵانی سیەکانەوە کێشەی فەڵەستین و ئەم بەرامبەرچەیە دروست نەبووە لەگەڵ جووەکانە کە بە نەخشە هێنراون بۆ ئەوانە ئەتاکو لە میسریشا بۆ جۆرە پێش ناکەوتن و ئەمەشی کە بڵین مەسەرەن حەماس بەدەستی ئیسرائیل دروست کراوە جۆرێک بن بە شتێکی تۆزێک بڵین هینەی بینم ینی سەطحی ئەیبینم لە چاو ئەو کاریگەریە قورسەیە کە دروستبوونی ئیسرائیل لەم ناوچێ دایناوە چۆن زەمینەکانی دروستبوونی ئەم کۆنەپەرستی پێکێناوە ئەمەی کە ئیسلامی سیاسی سوودی لەم کێشەیە وەرگرتووە هیچ گومانێک لەوەیان نییە بەڵام ئەبێ و حقیقەتە بزانین ئێمە لە غەزەیە 2,300,000 کەسمان هەیە لە مەساحەی 365 کیلۆمەتری چوارگۆشەیە جێژی کراون محاسرە کراون نە ئاویان بەدەست خۆیانە نە کارەبان بەدەست خۆیانە نە ئەنتەرنێتیان بەدەست خۆیانە نە هەتاکو ینی پاشەڕۆک ڕزگاربوونیان لە پاشەڕۆک باشەوە خەتای ئیدارەکەیان نییە هاوڕێیان خەتای ئیدارە خەتای ئیدارە نییە
سامانی ئاوێژ زۆری خۆیان بە خراپی بەکاریان هێناوە ئێستا ئەسڵەن هەر لە ساڵانی 1960 دکمنتاری هەیە لەسەرەوە ئەسڵەن غەزاویەکان ئیمکانی هەڵکردنی بیریان لێ سەرداوەتەوە هەر تاکو ئاوی بارانیان گرتووە قانون هەیە بۆ محاسبەکردن و معاقبەکردنیان باسکردن لەسەرەوەی کە سەرچاوە ئاویەکانیان تێکداوە لە ناویان بردووە ئەوانە بە شوێک دیعاە و پروپاگەندەی ئیسرائیل ئەم ناوچەی وەکو سجنێکی گەورەی مەفتوح کە سەر ئاوەڵایە هێشتوتەوە و هەر چواردەوری محاسەرە کردو و گرتووە یعنی ئێمە بیرمانە خەڵک ئایانویست خواردن بەرن بۆ غەزەوەوانە مەجموعەیەک بوون بەسەر پاپۆڕێکەوە ئیسرائیلەکان دابزین لیان کوشتن ئەمە حقیقەتێکە کە ئیسرائیل خۆی بەدەستی ئەنقەز ئەم دۆخی خۆقانەوە و تۆ خەڵکانێکە لێرەیە ژیاون خەڵکانێکە لێرەیە لە هیچ ئومێدێک لە هیچ ئایندەیەک بەهرەمەند نین و هیچ ڕووناچیەک لە ژیانی خۆیانە بەدی ناکەن بێکاری لە غەزای لە 155 ئەوانی کە کاریان دەسەکەیەوانە کە لە لای حماس و غیری حماس و ئەوانە وەزیفەیەکیان پێدرێ ئەساسەن نە اقتصاد کاری خۆیەکە نە ژیانی ئاسایی کاری خۆیەکە نە خەڵک دڵنیایە لەوەی کەوە ئەگەر خانووی بینا کردو ئەوانە چی بەسەردێ هەر کاتێکە پەلامارێک خرێتە سەر ئیسرائیلوانە ئیسرائیل بە کوشتنی مەدەنیەکان و ئەوانە وەڵامی داوەتەوە مە یەکەم جاریش نیە مە حوتەمین شەڕە لە غەزەیە ئەنجامەدرێتەوە ئەوانە لە ماوەی 2009 تاکو بڵین ڕۆژێک پێش ئەم ڕووداوانە نزیکەی 6300 کەسێک لەلایەن کە ناخۆشە کە بە کەسر باسی ئینسان کەیلوانە بەڵام زیاتر لە 6000 کەس لەلایەن ئیسرائیلەکانەوە بە دەستی ئەنقەس کوژراون لە خەڵکی فەڵەستین لە بەرامبەریان نەتەنها ژمارەی کوژراوەکان ئیسرائیل 300 کەسی تێ نەپەڕاندووە ئەمە ئەو حقیقەت و واقعەیە کە ئێمە لە فەڵەستین و لە ئیسرائیلای بینین و ناکرێ ئەمە نەبێتە هۆکاری دروستبوونی حەقدێک و چینە و ڕقێک و ئەوانە کاوە لە مەسەلەن لە کاتێکی وەکو 7 ئۆکتۆبەرە ئەتەقێتەوە ئەم هینە گەورەیە پێکەێنە دیارە ئەم چارەسەری کێشەی فەڵەستینوانە دواتر دێنە سەری و منش قسەم هەیە لەو بابەتانەوە بەڵام هەتا لە خودی ئەم شەڕە ئەو کوشتارێکە ئیسرائیلێکە بە بیانویەوە تەبیرەکەکە ئێمەمانەوە حەماس لەناوبەرین ئەتەوێ حەماس لەناوبەری جێش بەرەو بڕۆ کۆڵان بە کۆڵان بە دوایە بگەڕێ بڵێ لە ممکنە جوندی زیاتری ئیسرائیل کوژرێ بەڵێ ممکنە خەسارەتی زۆرتر لە جێشی ئیسرائیل کرد بەڵام شەڕی تر معنای ئەمەیە ئەگەر تەوێ شەڕکەی ئەمە شەڕە ئەگەر ئینسان کوشتن و تۆڵەکردنەوە شەو ژمارەی کوژراوەکان زۆرترکردنە بوویکەوە حکوومەتی نەتانیاهو جواب بە خەڵکی ئیسرائیل و تووڕەبوونی ئەوان باتەوە ئەمە خۆی بەمانای تیرۆریزمەوە تیرۆریزمێکە کە بەبەری پێبژیرێ بەرحاڵ باسی تر زۆرە لەم بابەتانەوە بکرێ من دێمەسەر یەک نقطەماوە لەسەر تەدەخلی جمهوری ئیسلامی ئێران ئەوەی کە بڵێ ئەم کێشەیە کە لە فەڵەستینە لە حەماس کردوێتی ئەم فعالیەتی حەماس کردوێتی لایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە نەخشەی بۆ کێشاوە بەڕاستی وەقاعەتەکان هەڵەوە شوێنێتەوە تەبلیغاتێکەکە کە تەبلیغاتێکە کە لەلایەن ئیسرائیلەوە ئەکرێ ئەوەی کە حەماس کردوێتی کارێکە خۆی کردوێتی حەماس پێویستی بە هیچ ئیعازێک نییە بۆی کابڕا ئیسرائیلی کوژێ جریانێک و ڕوتێکی تیرۆریزمی ئیسلامیە و لە هەر فرسەتێک ئیستیفاداکە بۆی کەوا تاوانەکانی خۆی ئەنجام دە پێویستی بە تەشجیعنی باشە زۆر سپاس کاک شاخەوان ئەمجا دێمە لای تۆ کۆمەڵە شت هاتە پێشەوە لێرەیە بۆیە حەزم کرد تۆ لە دواییە قسە بکەیت ئەویش ئەوەیە هاوڕێ محەممەد باسی ئەوەی کردگوتی لە ناودانی ئیسرائیل لە بەرنامەی حەماسایەکە لە ناوێندات یعنی ئەمە بۆ خۆی جینۆساید ینی جینۆساید چۆتە ناو بەرنامەی حیزبەکەەوە نەک لە کردار لە بواری توێری و هاندانە کە ئیسرائیل نەمێنێت ئەمە خاڵێک دوو خاڵێکی تر ئایا ئیسرائیل بێ ئەوەی ئەم تاوانە ئەنجام بدات کە قەسفی خەڵکی مەدەنیە کات 10,000 تێپەڕاند و خەڵکێکی زۆر لەو 10,000 ئەگەر 5,000یشی نیوەشی ئامارەکەی ڕاست بێت دروست بێت کۆمەڵکوژی ئەوەی ئەکرێت جگە لەوانەیە بزربوونە جگە لە هەموو ئەوانەی نەخۆشن لە نەخۆشخانە درێت لە ماڵە درێت لە ڕۆژنامە نووسە درێت لە هەموو شوێنێکە درێت ناکرا ئەم تاوان ئەنجامدا ئێمە شەڕێکمانەیە لە ئۆکرانیا و رووسیا خۆەوە ساڵونیەکەوا شەڕگەن ڕوبعیەوە خەڵکی مەدەنی و ڕوبعیەوە خەڵکی مەدەنی نەکوژراوە تا ئێستاکە نیوەی ئەوە خەڵکی مەدەنی نەکوژراوە ناکرا ئەم شەڕە بک ئەم شەڕە وانەوە ئایا خاڵێکی تر ئەگەر حەماس پەلامارە سەربازەکەی کرد ئەگەر بەرامبەر دیلەکان وەکەوەی هاوڕێ شەماڵ باس کرد خەڵکی مەدەنی نەکوژدایە هیچ لۆمەیەکە هاتە سەری
ئەم پرسیارە لە ڕوانگەی وەکو ئەڵێ لە ڕوانگەی جینۆساید و لە ڕوانگەی ئەو پایەکانی دادگای تاوانی دەوڵەتی و لە ڕوانگەی مافی مرۆڤی جیهانی و ئەمانەوە سنگاندن چۆنە بۆ سریان مەبەستەوەیە ئەگەر حماس خەرچی مەدەنی نەکوشت بە بەڵێ بەس پەلەمارێکی سەربازی بدایە بەڵێ خۆی سەرەتا گرنگە باسی و بکەین لایەنی یاساییەوە ئەگەر بێت و نزیکەیتەوە لە مایکەک بەڵێ لەلایەنی یاساییەوە ئەگەر سەیری ئەو بکەین ئایا مافەکان چین چۆن دەتوانن لە دادگایشی نێونەتەوەی بۆ نمونە کەیسەکانی خۆیان بەرز بکەن دەنگت نزمە کاک شاخەوان وڵای تر نازانم تەلەفۆنە ئێستا باشتر دەنگم وڵاگەر نەختێ لە دەنگ نزیکەیتەوە لە خۆت باشتر دەبێت ئەوها ئێستا باشترە ئێستا زۆر باشە ئاوا تێبگە زۆر باشەوە ڕای دەگرم لەلایەنی یاساییەوە ئەگەر سەیریەوە بکەین چۆن ئەوان مافی ئەویان هەیە داوای لێکۆڵینەوە لە کەیسەکانی خۆیان بکەن وەکو تاوانی جەنگ تاوانی دژمە مرۆڤایەتی چی ڕووی داوە ئیسرائیل ئیمزای دادگای نێونەتەوەی لە هەی نەکردووە ICC بۆیە بڵێن بۆ ئیسرائیل ئامادە نییە بچێتە بەردەم ئەم دادگایە لە بۆی ڕەتی کردوێتەوە ئیمزای نەکردووە واژووی نەکردووە بەڵام فەلەستینیەکان ئەوانە لە ساڵی 2012 یان 14 بوو وابزانم ئەوانە وەکو چاودێر وەرگیرە لە دادگای ICC دادگای نێونەتەوەیی بۆ تاوانەکان لەوێ ئەوانە وەکو چاودێر وەرگیران کە وەکو چاودێر وەرگیران پاشان گوتیان بەپێی هەندێک یاسا ئەوانە دەتوان هەمان مافی دەوڵەتێکیشیان هەبێت لەوەی کە ئەو مافانیان هەبێ سەبارەت بە هەر دەوڵەتێک کە تووشی ئەو تاوانانە دەبێت ئێستا کە تاوانەکان لە غەزە ڕوو دەدەن فەلەستینیەکان دەتوانن داوا لە دادگای نێونەتەوەی تاوانەکان ICC بکەن بێن داوا لە داواکاری گشتی بکەن یان پارێزەری ئەو دادگایە بکەن بێ لێکۆڵینەوە بکە ئایا بزانێت کەیسەکەیە سەبارەت بۆی کە تاوانی جەنگ یان تاوانی دژمە مرۆڤایەتی ڕووی داوای یاننا پاشان کە ئەوە دروست کرا ئەوان دەتوانن ئەو کەیسەکە بدەنە دادگا سەیری دەکا بزانن ئایا ڕاستە بنسینەیەکێ بۆ ئەوە کەیسەکەی لەسەر دروستکەن ئەو کاتە کەیسەکەی لەسەر دروست دەکرێت ینی ئەوە لەلایەنی یاساییەوە کە ئەوان دەتوانن ئەوە بکەن فەلەستینیەکان دەتوانن لەبەرەوەی ئەوانە وەکو چاودێر وەرگیراون مافی دەوڵەتێکیان هەیە لەوێ وەکو دەوڵەت حسابیان بووکراوە سەبارەت بۆ تاوانانەی کە بەرامبەریان دەکەیان ئەوان شاری غەزە ڕۆدات لەسەر لە شوێنێک تاوانەکە ڕۆدات کە ئەندامە لە دادگاکەیە وەکو ئەوەی لە بەنگەلادێش ڕوویدا لەگەڵ ئەوەی لە ئەفغانستان ڕۆدا ئەوەی لە بەسرا لە عێراق ڕوویدا بەریتانیەکان کردیان بەڵێ بەجە خۆی ئەوە بڵین ئەو لەلایەنی یاساییەوە دەتوان داوا بکەن بەڵام ئایا تاوانەکە بڵین تاوانی جەنگە یان دژمە مرۆڤایەتی ئەمە دەتوانین بە پێی سۆزداری خۆمان بۆ کەیسەکان سەیری ئەوە بکەین کە ئایا ئەو تاوانی حەماس ئەنجامی داوە لە کۆمەڵکوژەکەی کوردی 1400 کەس بچەند بۆ کوشتی و 200 کەسەی بە دیل برد پاشان دیلەکانی برد لەو شوێنانەی دانا کە بردومان دەکرێت گەلیشان کوشرانەوانە ئایا ئەوە بڵین ئەو کۆمەڵکوژە دەچێت بواری تاوانی جەنگ یانە ئەوە دەکرێت بڵین لێکدانەوەی زۆری بۆ بکرێت بە بڕوای منەوە دەچێت تاوانی بووە ئەوەی چوارچەوەی تاوانی جەنگ و هەروها بڵین ئەو تاوانانەی کە ئیسرائیل سەبارەت بە غەزە ئەنجامی دەدا بڵین ئەو کۆمەڵکوژیەی ئێستا کە هەیە با وەکو تۆ وجد با بڵین 10,000 کەس نەبێ با 5,000 کەس 5,000 کەسی سیڤیل لە ماوەیەکی زۆر کەمدا ماڵەکانی وێران بکەی ناچاری دەربەدەرکردنیان بکەی بە کۆمەڵ بیان کوژی بە بیانووی ئەوەی تۆ دەتەوێت حەماس لەناو بێ ئیتر ئەوە پێم وایە بڵێن ئەولای تێدانیە تاوانی جەنگە بەڵام ئایا تاوانی دژمە مرۆڤایەتیە دیسانەوە وەکو گوتم ئەوە بڵین دەبێ لێکۆڵینەوەی کۆنکریتی هەیە چکە ئێمە هەموو زانیارێکمان نییە لەسەر ئەو بابەتە بەڕاستی ئەوەی کە بڵاو دەکرێتەوە لەوانەیە
شوێنرا بێت لەوانەیە بڵین دروستکرااو بێت ئەو شتانە هەمووی هەیە لەانی هەردوو لایانی شەڕ شت دروست دەکەن و پروپاگەندە دەکەن و شت بڵاو دەکەنەوە بەڵام ئەو پێویستی بە لەکردنەوەی کۆنکریتی هەیە کە ئایا ئەو بە چێت بواری دەتوێتە چوارچێوەی تاوانی دژ بە مرۆڤایەتی یان نا چکە تاوانی دژ بە مرۆڤایەتی کۆمەڵێک تایبەتمەندی جیاوازی هەیە لە تاوانی جەنگ بۆیە بڵێن ئەوە سەختترە ئاسان نییە و پێویست بە لەکردنەوەی جدی هەیە مەسەلەی تاوانی یوسایت کە من پێ دەڵێم تاوانی گەلکوژی پێم وانە بڵین ئێستا لەو حالەتدا باز لە تاوانی گەلکوژی لەگۆڕێدا هەبێ ئێستا بەڵام ئاماژەکان لەگۆڕێدا هەن بڵین فاکتەرە هاندەرەکان هەن و هەروە بڵین ئەو ئایدۆلۆژیایی کە لە پشتی ئەو کۆمەڵکوژیەوە خۆی هەڵبی ئایدۆلۆژیایەکی گەلکوژکارانەیە کاک شاخوانەگەر دەنگت لە ماکە نزیکەیتەوە بڵێ ئەوەی کە بڵین ڕوودەدا هەلگری ئایدایەشی بیرروڕایەکی گەلکوژ کارانەیە ینی چۆن وەکو ئەوەی حەماس دەڵێ بڵین ئەمە دەبێ ئیسرائیلەکان لە جوەکان لە ئیسرائیل نێری هەمیان لەناو بین یان هەمویان لەوێ دەربکەین باش شێوەکانەوە ڕەوایەتی جەدا بە هەرچی چالاکی و کردارێک دژی ئەوان لەژێر ناوی جیهاددا ئەوە بیرروڕایەکی گەلکوژکارانەیە یعنی بیرروڕایە کە دەتەوێت لە ناویان بی بەرامبەرەکە لە ناو بین نێهێڵی و هەروها ئەوەی کە لیکود دەیکا لیکودیش لە ساڵی پێویستە وەش بگوترێ لە ساڵی لە سەدەی نوێەوە سەدەی 21ەوە بڕوای بە دروستکردنی دەوڵەتی فەڵەستین نەما و بە هیچ شێوەیەک و ئەویش بە هەمان شێوە بڵین هەوڵ دەدا تا بۆی بکرێ فەڵەستینیەکان ئەو مافیان لێ بستێنێتەوە و لێیان بدا و ئەو کاولکاری کە دەیبین ئێستا بە بیانووی حەماس بمانەوە نەمانەوێ تۆ دەسی خەڵکێک دەکوژی ئەو خەڵکە بێبەرگری هیچ بەرگریەشیان نییە کە تۆ بە ژێوەیەکی سیستەماتیکیانە ئەو خەڵکە بێبەرگریە دەکوژی ئەوە هەلگەری ئایدایەکی گەلکوژکارانەوە دەکرێت ینی لەو بوارانەوە بۆی بچی بەڵام پێم وایە ئەوە زۆر سەختە ینی سەلماندی و مەسەلە لەبەرەوەی گەلکوژی دەخوازێ بڵین بتوانی بیسەلمێنی کەمەبەستی تایبەتی لەناوبردن هەبێ ینی ئەوە زۆر ئاسان نییە چکە ئیسرائیل لە هیچ شوێنێک وەزیر لە هیچ لایەنێک بڵاوی نەکردێتەوە کە بڵێ من هەموو گەلی فەڵەستین دەمەوێت لەناو ببەم ئەو دەڵێ حەماس لەناو دەبم ئێتر ئەوە وەکو گوتم دادگا لەسەرێتی کۆنکریتی لەو بابەتانە بکۆڵێتەوە و بڵێن زانیارێک بڵین ئەو زانیاریە پەرچ و بڵاوەکان کۆ بکاتەوە و هەوڵ بدا کۆنکریتیانە سەی بکە ئایا ئەو تاوانەی کە ئەنجام دەدرێت دەسێتە چوارچێوەی کامە تاوان ئەوە لەولایەنە بەڵامی تر ئەوە دەکەوێتە سەر دادگا بەڵام پێم وایە تاوانی چەند هەردوو لە ئێستا ئەنجامیان داوە ئەوە ئیتر ئەوە شتێکی پێم وایە بڵێن دیارە و لە هەموو کەس ڕوونەک ئەوەی دەکرێت بەڕاستی کوشتێکی بە کۆمەڵی کوێرانەیە کوشتنی خەڵکی بێتاوانە ئەوە تاوانێکی گەورەیە بەڕاستی بەڵێ زۆر سپاس بۆ تۆ کاک شاخوانگیان کاک محەممەد دێمەوە هاوڕێکیان دێمەوە لای جەنابەت ئەگەر قسەیەک مابێت لەوەی درێژەیەوەی پێشووە لەسەر بۆچوونی هاوڕێیان ئەگەر قسەیەکتە بێت بیکەیت فەرموو زۆر سپاس لەسەرەوەی کە ئەمە تاوانی جەنگیان هەردوو لاکیان ئەنجامداوە منش پێم وایە زۆر ئاشکرایە و بنزە من بە ئەندازەی کافی سەنەد و مەدرەک و ڤیدیۆ و قسە و عەکس و هەموو شتێک هەیە بۆ شاهد و ئەوانە هەیە کە هەردوو لایەن جنایەتی جەنگی مرتەکب بوون و ئەمانە واقعەن هەردووکیان ئەکرێن محاکمە بکرێن لە دادگاهای دەوڵەتی بینالملەلیە ئەوە چەندێک ئەمەلیە و چەندێک بۆیانەکرێەوە بەسێترە بەڵام لاقل ئەفکاری عمومی خەڵک دەبێمە بزانێ ئەم دوو لایەنە دوو لایەنی مرتەجع زدئینسان و بێڕەحمن کە بەرابەر بە خەڵکی ئەو منتەقە خەریکن ئەنجامیدن من پێم وایە ئەم شەڕە شەڕێکی ئەرتجاعیە ئەمە زۆر مهمە بێ پێناسەی ئەم شەڕە چۆن بکەیت
شەڕێکی ارتجاعیە، شەڕێکە بە عەمەلی لە بین ئیسرائیل و حەماسە. بەس پرسیارێ دێتە پێشەوە ئەگەر حەماس نەبووە فتح وایە ئەو شەڕە ناوی چیە بوو؟ فەرقی ناکرد ئەگەر فتح یا هەر کەسێتر ئەم جنایەتەی بکردایە هەرەوە بوو ماهیەتەکەی ئەگەر ئەم کارەی بکردای. بەڵام ئەگەر وەکو ساڵانی لەوەبەر وەکو تاریخی پێشوو بلاخرە لەسەر حەقی خۆی باتایە کارێکی بکردای لەگەڵ ئەرتەشی ئیسرائیلا بەحسەکە جیاواز بوو. ئەم جارە ئەمانە هاتن تەسویرێکیان نیشاندا بە جەهان، تەسویری جینۆسایتی ابتدای پاگرتنی ئیسلام بوو. داعش دەورێک ئەمەی زینوو کردە و کە چۆن ئیسلامیەکان بەخن بە شمشێر و بە کوشتن و بە سەربڕین و بە بێڕەحمی و بە ڕوعب و وەحشەت خەڵکانی تریان کردە موتیعی خۆیان. داعش ئەمەی تەجروبە کرد، پێش لەوان جمهوری ئیسلامی تەجروبەی کرد بوو، ئێستا دوارە حەماس تکراری کردوەتەوە. هاوڕێ محەممەد هاوڕێ شەما گوتی حەماس برم جوولەکە لە سەدەی لە دوو سەدەی ڕابردووە 102 بوون و دوایەوە لەگەڵ عوسمانەکانان ڕێکەوتنەوە و خەڵکیان لەم لاولاوە کۆ کردوێتەوە نانە بۆ ئیسرائیل بوونەتە 110. توش ئەڵێ ئەمانە مشترەکن لەو مێژوویە. لەسەر ئەوەی کە ئەم خەڵکە چۆن کۆکراوەتەوە چۆن هاتەوە من و کاشەماڵ بە پێ خۆمان لە منتەقەی خۆمان ڕامان کردو ئاتونە وڵاتێتر ئێستا شەهروەندی ئەو وڵاتانەین و حەق و مساوی مانز لەگەڵ خەڵکانی تر. ئەم تاریخە جعلی تاریخە ئەوە کۆکراونەتەوە هاتوون و هاتوون چی بکەن و چی نەکەن. ئەسن فەرزکەم هەمووی ئەم کەسانە چون پەنابەرن دەوێ ئەسن چوونە سێ ئیسرائیل نەچوونە سێسا چون سە وڵاتێتر. توانی لە ئەڵمانیا دەرکەی لە شارەکەی خۆت هەرەوە بە قسە لەسەرەوەیە کە وەختێک من هاتووم لە منتەقە ئەوە خەڵک نینە و کاراکەن. عەزیزی من هاتووم وەکو جوولەکە وەکو موسڵمان وەکو کۆمۆنیست وەکو هەر کەسێ ئینسانم شاروەندم هاتوومە وڵاتێ نیشتەجێ ئەوە بووم حەق و حقوقێک شاروەندیم هەیە طبقی قوانینی عرفی بین المللی ئیمڕۆ ئەمە بەلەحاز قانونیە و بەلەحاز ئینسانی شەوکە معلومە داستانەکە چییە هیچ کەس حەقی نییە ئەوم لێ زەوتکە. بەڵام ئەم کارەکە ئەکرێن ئەوە خەڵکی ئیسرائیل نینەم کاراکەن مەگەر خەڵکی ئیسرائیل ئەو گشتە تەزاوراتیان بەدەیان 1000 و 100,000 ناکرد. ئەو جەژنە ئەمانە چیان کاکی من دەوڵەتە دەوڵەت ئایسا ئێمە لە ئێرانە ئەو گشتە جنایەتە ئەکرێ بێژین خەڵکی ئێرانە و کاراکەن. ئەزانی دوا حکومەتیان پێکێناوە تەنها پارتی کار بەشداری حکومەتەکەی نەکردووە کە 4 کورسیەیە هەمووی کۆبوونەتەوە هەمووی 175 دەنگی داوە و هەمووشی لە دەوری حکومەتەکەی نەتەنیاوە کۆبووتەوە. ئەوەی کە کۆبوونەتەوە ئەم شەڕە کۆیانی کردەوە ئەمانە زۆر متەفەرق بوون. ئتفاقەن ئیسلامیەکان بۆ بەتایبەت جمهوری ئیسلامی بۆ کە زەخت لەسەر خۆی کەم کاتە و حەماسیان هاندا بۆ ئەمە ئەم جنایەتە بخۆڵقێنێ پێیان وا بۆ ئیسرائیل زەعیفە ئەکرێ زەربەی لێبن ئەکرێ امتیاز وەرگرن. بە هەر حاڵ قسە لەسەرەوەیە کە ئەم شەڕە ئەوانە وا ئەڵێن ئەم شەڕە شەڕ نییە دوو تەرەفی نییە منەڵم ئەو موشەکانەوە هەموو ڕۆژێک خەریکە ئەخرێتە ناو شارەکان و خەڵکە کوژێ کێیکە شەیتانێکە ئەکرێ بێژی تەرەفێ لە شەڕەکەت زەعیفە بەڵام ناکرێ بێژی شەڕ یەک تەرەفی هەیە. ئەمە یەکێترەوەیەکە بەحسی شەڕی ئیستیعمار و ئەم شتانە بنەزە من کۆن ئەمە تاریخی گوزەشتەیە. قسە لەسەر ئەوەیە کە منفعەتی سەرمایە و سەرمایەداران و دەوڵەتهای موجود لەسەر قودرەت بۆ منفعەت و قودرەتی خۆیان ئەم سیاستانە داڕێژن. سیاسەتی ئتفاقەن مۆدرنی دەورەی ئیمڕۆی قەرنی 21 بەڵام لە منزەری منفعەتی سەرمایەوە لەسەرەوەی کە ئەگەر واقعەن گەرەکمان بێت کەمێک عەمیقتر بینەوە فقط ڕواڵەت قەزیەکە نەبینین فقط تەسویرەکان و ڤیدیۆکان نەبینین ئەم شەڕە لە ئەسڵا شەڕێکە لە بینی ئیسرائیل و جمهوری ئیسلامیە. جمهوری ئیسلامی بە وەسیلەی
ئەفراد و ئەحزاب و سازمانهای تۆریستی دەورو بەرەخۆی ئێستا حەشتی شعبی هەنداوە ئەرێ باشە حەشتی شعبی تۆ لە عێراقی چ دەیلێکیە ئەگەر بیتە شەڕ حەزب وڵای هەنداوە بۆ کوحتین ئیسلامیەکانی یەمەنی هانداوە ئەمانە شەڕین ئەمە تەرەفە شەڕین ئەمانە ئەی ئەو موشەکانەی خن کێیخە لە ئاسمانەوە بەرەبێتەوە خوای خات بۆیان بلاخرە ئەم شتانە نایخوا لە دنیای واقعیە حقیقەتی ئەوەیە ئەو لەو ڕۆژەوە جنبشی ئیسلامی سیاسی پای گرتووە لە منتەقا ئەم منتەقەی یەک قەدەمی جدی بەرەو کوشتار و خوێنڕشتن و خشونەت و زدی ئینسانی بوونی سیاسەتەکان زیاتر نزیک کردوەتەوە کە ئەمەش نمونەیەکە لەو لاوە ئەبینین دەوڵەتێکی ڕاستی نژاد پەرستی وەکو نەتانیاهۆش شرایەتێکی بۆ فراهەم بوو وەکو نیعمەت بوو بۆ نەتانیاهۆ ئەم شەڕە بۆکە ژێرپای ئەلەرزی کە چۆن ئەسەن بتوانێت ئەدامەی بە ئیمڕۆ هەموو جەمە بوون بۆ کە موقعیەتی ئیسرائیل حفزکەن لە مقابل ئەمانە چون ئەحساسی خەتەرەکەن واقعان هەر ئیمڕۆ بڕۆن تماشای ینی the good war ینی شەڕێکی باش بوو ئەوان بۆ ئیسرائیل باش بوو بۆ ئیسرائیل واقعان ئەزانین چۆنە وەکو نیعمەت بوو بۆ هین بۆ ئیسرائیل کەنا بۆ نەتانیاهۆ بۆ جناحی ڕاستی حاکمی ئیسرائیل واقعان ئەم شەڕە نیعمەت بوو لەلایە تریشەوە جمهوری ئیسلامی جەژنی گرت ئەوەڵین حکوومەتێک بوو لە دنیا جەژنی گرت دوای ئەوە جریاناتی ئیسلامی لە مەناتق تریشە وتیانەوە ئیسرائیل 25 ڕۆژ دەبێنە چێ حالە ئەمڕۆژ بەیانە دەبێت چێ ئێستا کە وەرەق گەڕاوەتەوە حەماس تحتی فشارە کشتیان چۆنسە پشت بەحسی ئاتش بەس تۆ لەگەڵ ئاتش بەفیان لەگەڵ ئاتش بەفانیت دەقسەوەکەم قسە لەسەرەوەی ئاتش بەسێ وا جمهوری ئیسلامی گەرەکی و جیاناتی ئیسلامی گەرەکانی گەرەکەن حەماسی پێنجات بن قەتعی شەڕ لەلایەن منەوە یا ئاتش بەس لەلایەن منەوە بۆ ئەوەی کە هەم خەڵکی ئیسرائیل هەم خەڵکی فلستین لەژێر ئەم کوشتارە دەربێت مشکلەی من ئەرتەشی ئیسرائیلە چه بەڵایە بەسەریاتێ لەوێ ئامانجەکان یەکە گرێتەوە پرۆسەکە بێتە یەک پرۆسە نابێتە یەک پرۆسە بەخاتەوە هەدەفەکان جیاوازە چونکە ئەوان گەرەکیانە هەر جۆر بووە حەماس لە بین نەچێ من اتفاقن ڕێگە حەلم بۆ قەتی ئەم شەڕە ئەوەیە کە حەماس لە بین چێ و ئەم شەڕشی قەت بێ جا ئەگەر فرسەت بوو ئەمە باس نابێت ئێوە نابێت ئەبێ لەو تا شەڕ بمێنێ حەماسی شەمێت ئەگەر ئیجازەتدا من ڕێگە حەلەکەی باسکەم فەرم باسیکەم ئەگەر واقعان هەر کەسێک گەرەکی بێ ئەم شەڕە تەواو کە ئایستا بڵێ هەر على العموم شەڕ تەواو بێت چون شەڕ زۆر خراپە بەڵێ شەڕ زۆر خراپە بەڵام تەواو نابێ بەم شکڵە بەخاترەوە ئیسرائیل بۆی کە زەربەیەکی خواردە ئێحساسەکە حیثیەتی چووە بە لەحازی ئەمنیەتی و بە لەحازی نظامیشە و بۆرژوازی یا حاکمانی ئیسرائیل ڕەحەت دەست لەم شەڕە ناکێشن تا وەختێک واقعاً بتوانن بۆ لەبێن بۆ حەماس ئەگەر 10,000 نەفەر تریشیان کوژرای کوژێت چونکە ئەسان بۆیان مهم نییە نە حەماس بۆی مهمە خەڵکە کوژرێت نە ئیسرائیل بۆی مهمە نە جمهوری ئیسلامی فقط خەڵک لێرە قوربانی شەڕێکی ارتجاعین وەکو شەڕی ئێران و عێراق چونکە دوودانە دەوڵەت هەر بەڵایەکیان بەسەرەوە خەڵکی دوو کشوەرە هێنا خەڵکتیا چوون بەڵام ئەوان بۆ قودرەتی خۆیان تێکۆشان ئەمانیشوان بە نەوعێتری بەڵام بۆی کە ئەم شەڕە هەم قەت بێ هەم حەماسی استیابچێ ڕێگە حەل هەیە ڕێگە ئەگەر دەوڵەتەکان بیانەوێت سازمانی ملل بە جەمعی بڕۆن بژن ئێمە ئیدارەی ئەو منتەقەی غەزاگرین بەدەسەوە حەماس نالێت جا ئیجازە بە قودرەتەوە وەختەی کەن بۆی وەختێ سازمانی ملل بێتە پای قەزیەکە هەموو دەوڵەتەکان بێنە پای قەزیەکە ئەتانن ڕەحەت بڕۆن حەماس لەو منتەقە دەرکن منایژم بیان کوژن یا بیانیشگرن دەریانکن لێنە حکوومەت بن بەدەست خەڵکەکە خۆیەوە و ئەو نیروی ئەمنیەتی سازمانی مللە ئەو وەختە هەم حەماس هەم ئەرتەشی ئیسرائیل کە ئێستا هانە غەزا هەموویان بکەنە دەرەوە
بێژن ئەم منتەقەیەکە تحتی حاکمیەتی سازمانی ملل هەموو کشوەرەکان تێنە پایەم قەزیە نە ئیسرائیل حەق دەخاڵەتیەیە نە حەماس حەق دەخاڵەتی هەیە ئەو وەختە ئیمکان ئەوە پیا بێ هەم دەوڵەتەکان هەم ئەفکاری عمومی و هەم فشاری نظامی خودی سازمان ملل 1001 ئەبزاری هەیە بۆ گەرەم کارە بکە ڕەحەتتانن حەماس لەوێ خەل ئەکەن حاشیەی بکەنەوە بە لەحاز سیاسی شەومانە و لەوێ بەحسێترە بەڵام بە لەحازی نظامیە و هەم ئەم مەبنایم شەڕ ئەم بنەڕەتی ئەم شەڕ و ماڵوێرانی ئایستا لە بینەبەن هەم مەدانی ئاماداکەن بۆ کە بکرێت دوو دەوڵەتی فلستین و ئیسرائیلیش دروست بێت وەلا ئەگەر هەروە عەلە العموم بڵێ من زدی شەڕم عەلەیهی شەڕم ئەمە شتێکی باشە بەڵام ئەمەلی نییە ئەچێت تۆ ڕێگە حەلی ئەمەلی نیشان بی کە خودی ئەرتەشی ئیسرائیلیش بە شەق بکەیتە دەرەو لەوێ هەروە کە حەماس بە شەقەکەیدا دەرەوە لەوێ خەڵکەکە بن دوای بێن بۆ وسیلەی مەجموعەی دەخاڵەتی ئەم دەوڵەتانە و سازمانهای حقوق بەشەری ئینسانهای تێگەیشت و سازمانهای واکەتی مدافعی منداڵن سازمانهای واکەتی ئیمکانی ژیانێکی باشتر ئەتانن بۆ مردم لاقل تۆزێح بن و ئیمکانەوە بێ ئەم گشتە بوجەوە ئاچوو بۆ حەماس ئیتر حەماس خەرجی موشکی نەکە ئەڵێن جمهوری ئیسلامی دەخاڵەتی نەکردووە ئەی ئەم موشکانە لێکوێ هاتووە ئەم موشکان جمهوری ئیسلامی نەیداوە پێ ئەی پەروازکردن بە گرایدەر چی حەماس کەشفی کردووە کاکە ئەمانە هەمووی تاکتیکی سپای پاسداران بۆ ئێمە ئەزانین خۆ هەمووی ئەمکاناتی سپای پاسدارانە حتا موشکانەی حزب الله لەکوێ هاوردی ئەمکاناتی مۆدەرن لەکوێ پیا کرد جمهوری ئیسلامی داوێ پیان هەر ئێستا ئەخبار ئەوەیە کە فەرماندەی سپای قودس پاسداران ئێستا لە لوبنانە و هاتوچوی لوبنان و سووریا کامرەتە لەوەیە ئەمە چۆن دەخاڵەتی نیە هەر لەم فاصلەی شەڕا ئیسماعیل هەنیە لە تارانە بووە تەک خامنەیە ملاقاتی کردووە بەنابراین هەمووی ئەمانە 1001 دلیل نیشانەدا جمهوری ئیسلامی لایە لەم شەڕەیە لەو لایشەوە هەیەت حاکمەی ئیسرائیل فرسەتێکی دەستکەوتووە ئەوێ ئامریکا کێشەتە ناو شەڕێک حەمڵە بۆ ئێرانیش بخەنە پاڵم قەزیە بۆ ئەوە کە هەم بەر ئەم کوشتارەی غەزە بگری هەم بەر شەڕی ئامریکا و ئێرانیش بگری ڕێگە حەلەکە ئەمەیە جا ئایا ئەجرابێ بەستگی بۆیە کە سازمان چیەکە دێمە بۆلات هاوڕێشەمەڵ کاکە حەمە دەڵێ ئەمە شەڕی ئێرانە ڕێگە چارەیەکی دانا بۆ ڕاوەستانی شەڕەکە ئایا ئەم ڕێگە چارەی هاوڕێ محەممەد داینا ڕێگە چارەیەکی ئەمەلیە بۆ ئەم وەزعە ئاڵۆزەی کە ئێستا هەیە کە وەک ئەڵێت چرترین شەڕە لە ناوچەکە یاواتێتە پێشەوە بە کۆمەڵ خەڵکە کوژرێت ئایا ئەو ڕێگەی نەدوایەوە ئەو باسی ئەوە کات ئەڵێت ئێمە هەموو کەسێک ئیسرائیلەکانیش ئەچن دەوێت مافی پەنابەریان وەرگرتو و ئێمە چۆن لە سوید و هۆڵەندا و ئەڵمانیا و دانیمارک مافی پەنابەری ماوەرگرتووانیش مافی پەنابەری خۆیان وەرگرتووە و هەرچەنێک وەڵامەت چییە بۆ ئەم قسانە تۆ بڕای من ئەم تێگەیشتنەی کە عرض کرا لێرە لەسەر مەوزوعی کێشەی فەڵەستین و ئەوەی کە ئێستا و کۆمەڵکوژیەکە ئیسرائیل ئەنجامێدا و ئەو ئینسان کوژی ئیسرائیل ئەنجامێدا تێگەیشتنیشی پێچەوانەیە لە زۆر لایەنەوە لەگەڵ واقعە دووبارەیەکەمەوە ئەوەی ڕووەدا ئێستا شەڕ نییە وەمە بەوە ناوترێ شەڕ ینی جاران کە ئەی چییە حکوومەتی بەعس کە هێرشی کردە سەر ناوچەکانی بندەسی یەکێتی وە خەڵکی ئەنفال کردو ئەوانە بەوەیان ناو شەڕ ئەوە پەلامار و کۆمەڵکوژی بوو حکوومەتی بەعز خستە سەرەوە خەڵکەوە خەڵکە مەدەنیەکەی سزادا کەس ناتوانێت ئینکاریکە کە حکوومەتی بەعز بۆیە چیمایی لە هەڵەبجەدا لەبەرەوەی یەکێتی پێش بازار کەوتبوو و بازار هاتن هەڵەبجیان داگیر کرد ئەمە کەس ناتوانێت ئەمە ئەگەر لە کەسێک بپرسی بڵێن چۆن شوۆنی کرۆنۆلۆجی ڕووداوەکان چۆن بوو ئەمەد بۆ باسکەن و ئەوانە هیچ خلافی چیتیان نییە بەڵام خۆ ناکرێ بڵین پەلاماردانی هەڵەبجە و کۆمەڵکوژی خەڵکەکەی بەشێک بوو لە شەڕی بینی یەکێتی لەگەڵ حکوومەتی هەرێمە یاخود بڵێن ئەم شەڕە لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی بەعسا بێ کۆتایی پێبێ ئەوە نابێ بە تێگەشتنیی دروست ئەمەی لە ئیسرائیل ڕووەدا چ ئێستا بێت چ لە ڕابردووە بێ
و لە ماوەی 75 ساڵی ڕابردووە ستەمێکی ئاشکرایە لە خەڵکێکی دیاریکراوەکرێ لەو ناوچەیە باسەکەەوە کە ئێمە پەنابەرین و هاتوون بۆ ئەڵمانیا ئێمە پەنابەرین هاتوین بۆ ئەڵمانیا ئەبێ مەمنون کە خانوویەکمان بنێ بە کرێ و کرێکەی بدەین و هەموو ڕۆژێک بچین هینکەنەوەی کە ئیسرائیلی کاوان نییە تۆ لە ناو فەڵەستینە خەڵکی ئەو وڵاتەی باب و باپیر لەوێ ژیاون لەوێ ئیشیان کردووە لەوێ کاریان کردووە بەڵام زۆر زۆر سادە داوات لێکەن ناوچەیەک بەجێ بێڵی خانوو ماڵی خۆت بەجێ بێڵی دەرت ئەەکەن لە جێگاکەی خۆت ئەوە مێژووی ئیسرائیل مێژوو ناڵێ ئەوانش پێش ئەو قۆناغە ئەوانش لەو شوێنە بوونەوە دەرکراون جایتر ئەگەر ئاوا بگەڕێنەوە بۆ مێژووی ڕابردوو ئەوانە زۆرش دەبێت ئاڵ گۆڕی بەسەرابێ ئەوانە نمونونەکەی ئەگەر ئەمەی ئیسرائیل کردوێت ێزانم زۆر خەڵکی کوردزمان هەیە ئەم قساناکەنەوە با ئاوای بگەین هاوڕێ عەلی ئەربیل هەولێر بە عەربی پێی ناوترێ ئەربیل یعنی ئەرپائیلۆ کلمەیەکە وشەیەکی بڵێن سریانیە بۆ ناونانی شاری هەولێر باشە معقولە ئێستا خەڵکی عێنکاوە بێن ئەلانێ بکەم بڵێن هەرچی خەڵکی سریان و کلدانی دنیا هەیە بابێن کۆ ببنەوە لە ناوچەی هەولێرەوە ئەوانە ئەمە ئەرپەئیلۆی ئێمە دروستمان کرد و شاری ئێمە ئەوانی کە لێرن ئەوە بەهین هاتوون آخر هەر ئەم قسانەیە کە ئەپێ بەڵام بەرامبەر بە کوردانی ڕۆژاوا ئەڵێن ئێوە کوردانی ڕۆژاوا لە تورکیاوە هاتون ئەسڵ خەڵکی و ناوچەیە نین ئێوە هاتوون لێرە میوانن بەشی زۆران کە جنسیان پێ نادرێت و بە هاوڵاتی سووریا حساب نەکرد لەسەر ساسیەوەیە کامانە لە 150 ساڵ 200 ساڵ لەمەوە پێش لە تورکیاوە هاتوون لەو ناوچانە جێگیر بوون ئەمانە خۆ ناکرێ بە هین دابنین بە بەڵگەی دابنێ بۆیکەوە خەڵکێکە هەزار و بەپێی کام سەرچاوە بەپێی سەرچاوەکانی تەورات بەڕاستی من تەعەجوب بکەم خەڵکانی کۆمونیستەیە پیانە پرسیێڵێ ڕووداوەکانی فەڵەستین چۆن ئەگەڕێتەوە بۆ 3000 لەمەوە پێشوانە تەوراتێ بۆ کا بەشایەت کاکە تۆ کۆمونیستی یا تۆ تەرەفداری دیانەتی جووی ئەمە چه منطقێکی تیا لەکوێی دنیاە کتێبی دینی کراوە بە سەنەدی تاریخی بۆی کەوا دابنیشی مافی خەڵکەکانی کە ئەوەی واقعێتە و ئێمە بەچاوی خۆمان بینیمانە لە 120 ساڵ و 75 ساڵی ڕابردووە ڕووداوێک لەم ناوچەیە ڕوویداوە شەواهیدی لەسرە ئەمەی کەم قسانە ئەکەمەمانە نووسەری ئیسرائیلی بۆ نمونە ئاڵێم پاپێ یەک کتێبی گەورەی لەسەر نووسی و لەسەر پاکسازی نەژادی لە هینە لە ئیسرائیلە کتێبێکی گەورەی 400 لاپەڕی لەسەر بە نووسیوە باسێکە لە 1948 تا چۆنچۆنی بە زۆر عەرەبەکانیان ڕۆیشتونەتە ناو دەیەکانیانەوە هێناوێنن مەدەنی کوشتیانن فلیمێکێ بەناوی تەرتورە من داواکەم هەموو هاوڕیانێ بڕۆنەوە فلیمە ببینن دانیشتون ئەوانەی کە میلیشیایە جووەکانن چوونەتە ناو دیەکی عەرەبەوە هێناوێنن ورجی ژنیان هەڵدڕیەوە قماریان کردو لەسەرەوەی لە ناو ژنی لە ناو ستیەم ژنیامەی کە دەرەچێت کچە یا کوڕە ئەمانن هەمووی بە وەسائق هەیە بە دیکومنت هەیە ئەوەی لە بەرامبەر خەڵکی فەڵەستینا کراوە لە ویژدانی خەڵکی فەڵەستینە جێگیر بۆ ماوەتەوە و ئەوە ئەگەر ئێمە ڕۆژێ لە ڕۆژان خەڵکێکی کوردزمان لە شاری کەرکک دەرکراوە ڕۆیشتۆ بۆ ناو شاری کەرکک دووبارە لە کاتی ڕاپەڕینەکە ئەگەر پەلاماری دابێت و باڵی خەڵکی عەرەب زمانی لەوێ تاڵان کردبێ کارێکی نالەبارە ئەگەر بەدەستیارێکم پێت وایە جوولەکە جوو پێش ئەوە هیچ غەدری لێ نەکرابێت نانە باسەکە لەسەرەوە نییە غەدری لێکراوە تاریخی جوو تاریخی کەمایەتیەکە لە دنیاە زۆرترین ستەم و چەسانەوە لە بەرامبەر خەڵکی جووە ئەنجام درراوە بەڵام ئەم ستەم و چەسانەوە ئەوەی لە ئەوروپایە کراوە ئەوەی لەلایەن دەوڵەتە غەربیەکان و سەرمایهدارەکانەوە ئەنجام درراوەنە لای خەڵکە ئەنجام نراوە ئەسڵەن ئیسرائیل وەسیلەی سەرمایهداری جیهانیە بۆ کۆتوبەندکردنی ئەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە حتا جوانی کە لەوێن ئێستا لە ناو جێشان و ئەوانە بۆ خەڵکی دەوڵەمەن و کوڕی سەرمایهدارەکانی ئەمریکان سەرمایهدارەکانی ئەمریکا نایان لە ئیسرائیل بژین بە تایبەتی کە ئێستا شەڕە هەموو ئەوانەی کەوا پاسپۆرتی ئەمریکایان پێوانی پاسپۆرتی ئینیان پێ هەمویان دەرچوونە وڵاتیان بەجێشتووە و بەشی زۆری ئەوانەی کە وڵاتە بەجێڵن خەڵکانێکرد کە شەهادەدارن خوێنەوارن و ئەتوانن ئیشی باشتریان لە شوێنی تر دەست پێێتەوەوانە ئیسرائیل بەجێڵن ئەوەی کەماوەتە لەوێ کە ئەدرێ بە شەڕ لەگەڵ خەڵکی عەرەب زمانی ئەو ناوچە خەڵکی هەژار و کەم دەرامەتی جووە کە لە هەموو ژیانی و لە هەموو تەمەنی با و باپیرانە هەر بە زوڵ مستەم هێناوێن ئەمە حەقیقەتێکە واقعەکە
بەس باسەکە لەسەرەوەیە ئەم برینە لە شۆ سەری هەڵداوە تۆ ناکرێ ئەم ڕووداوە ئەم مەساتە ئینسانیە گەورەیە دابنیش یەکسانیکەی حەماس و ئیسرائیل بۆ حەماس لە چوو بۆ وەختە ئیسرائیل دروست بوو ئیسلامی سیاسی لە چوو بۆ وەختە ئیسرائیل دروست بوو جمهوری ئیسلامی ئێران لە چوو بۆ وەختە ئیسرائیل دروست بوو کەس ناوی ئەمانەیە زانی کەس باوەڕێکرد ڕۆژە لە ڕۆژان حیزبێکی ئیسلامی دروست بێت دەسەڵاتدارێتی لە ناوچەیە کابکە وەختێک ئیسرائیل دروست بوو بە ناوی دیانەتی یەهودیە و دەوڵەتی دروست و تێم دەوڵەتی یەهودا ئەمەیە ئەو برینەی لێرە دروست کراوە کۆنەپەرستی ئەم ناوچەیە کۆتوبەتکردنی ئەم ناوچەیە ئیسرائیل وەسیلەیەکی بەرجەتە بۆ دروستکردنی ئایا ئێستا ئێمە بانەوازی ئۆکەی ئیسرائیل کۆتایی پێ بێت و جووەکان هەمویان ئیسرائیل بەجێمە قەتعەن نا منیش بڕوان بەوە هەیە کە ئەبێ حەلی دوو دەوڵەت جێبەجێ بکرێ بەڵام حەلی دوو دەوڵەت بەوە ئەبێ کە ئەم شەڕە دەست بەجێ ئێستا کۆتایی پێ بێ و ئەوانەشی کە باسەکەن لەوەی کەوا ئێستا وەرەق بە هەڵگەڕاوەتەوە ئەوانە و حەقیقەتە بزانن ئیسرائیل بە جۆرێک لوتیشکە لە غەزەیە هەتا ماوە هەڵناسێتەوە 75 ساڵە ئەوەی کام جارە بەسەر ئیسرائیل ڕوویدا و من بە هیچ جۆرێک لە هیچ کاتێکە هەر جوڵانەوەیکی ئیسلامی هەر کارەکات و ئەوانە بە هیچ جۆرێکە نابێتە ئیدی بکەینەوەوانە بەڵام بە هیچ جۆرێک ئیدانەی ئەم کاری حەماسم نەئەکرد ئەڵێم لە ئیدانەکردن و تەئیدکردن شتێکی تر هەیە توانی بێدەنگ بی بێدەنگ ئەبووم لە بەرامبەر ئەم کاری حەماسە ئەگەر بوو بەهات بە مەدەنی نەکوشتایە بەڵێ لەشکری ئیسرائیل کە ئەو ناوچەی ئەو منطقەی ئاوا محاصرە کردووە ئەو خەڵکەی ئاوا بێ ماف کردووە ئاواستەم لێکراو کردووە بەڵێ مقاومەتکردن لە بەرامبەر ئیسرائیلە کارێکی ڕەوایە مقاومەت ڕەوایە ئەزانی شۆرە باسەکە لەسەرەوە نییە ئەم حرەکەیە ئەم شەڕە شەڕێکی کۆنەپەرستانەیە شەڕکردن لە بەرامبەر داژیکەرە ڕەوایە من تەئید لایەنگری جەماعەتی قەندیل بم یا نەبم شەڕکردن لە بەرامبەر تورکیایە کارێکی ڕەوایە ڕژێمێکی ستەمکارە ڕەوایە من لایەنگیری هەر حیزبێکی کوردستانی ئێران بمیانە بە فەرزی حاڵ کۆمەڵەمان لێ بەس حیزبی دیموکراتی لێکە ناسین چۆن ئەمانە هەر حیزبی دیموکرات لە بەرامبەر جمهوری ئیسلامیە شەڕکات و ئەوانە نابێ بە شەڕێکە هەردوو سەرەکی کۆنەپەرستە وانە هەتاکو لایەنی کۆنەپەرستیش بێ خودی دۆخەکە دۆخێکی معارەزەیە لە بەرامبەر ستەمێکا کە ئەنجامە دێ کۆمونیستەکان و خەڵکانی مارکسیست کە کاحەمەی ئاسیگەرانی ژێکێشانە ئەوانە هیچ کاتێک لەسەر ئەساسی ئەوەی کوێ بڵێن مبادرەی جوڵانەوەیشی بەدەستەوەیە جوڵانەوەکە لەباری مەوزوعیەوە تەحلیل ناکە لەباری بابەتیەوە لەباری مەوزوعی و جوڵانەوەیەک بەرامبەر بە داژیکاری جوڵانەوەیشی پێشکەوتن خوازانەیە و جێگای تەئیدە حیزبێک کە قیادەیە کاتەوانە حیزبێکی کۆنەپەرستێمە لە دژی حیزبەکەین بەڵام خۆ ناتوانین جوڵانەوەکە بە جوڵانەوەیشی کۆنەپەرستانە بزانین دەستخۆش بەڵێ بەرحاڵ هین زۆرترە من لایەنگری ئەوەم کە ئەم شەڕە دەست بەجێبێتەوە بێ قسەکردن لەسەرەوەی جمهوری ئیسلامی ئێران لە پشتی ئەمەوەیە بەداخەوە بە جۆرە لە جۆرەکان تەئیدکردنی و تەبلیغاتانەیە کە لە سەری مارەکە لە ئێرانە بەشێک لە شاپەرستەکانی ئێران ئەم فرسەتیان هەڵخستووە ئێستا ئەیانەوێ هانی ئەمریکا بدەن و ئیسرائیل بدەن کە بڕوا لە ئێراندا بەمە لە جمهوری ئیسلامی ئێران ڕزگاریان بێت ئێران لە پشتەوە نییە لە پشت حەماسۆنی ئێران پارەی ناداتێت چەکی ناداتێت چی ئەداتێ پارەی ئەداتێ بە هەموو کۆنەپەر بەڵام حەماس پێویستی بەوە نییە ئێران پێی بڵێ بڕۆ لێ داستان ئەو ڕۆژە ڕئیسی حیزبوڵڵا حەسەن نەسڕوڵڵا بە ئاشکرا ئیعلانی کرد گلەی کرد لە حەماس کە بۆچی بەنهێنی ئەم کاری کردووە ئەسڵەن ئیعلانی کرد کە ئەمە هیچ پەیوەندیەکمان پێوە نەبوو هەر ئاگاشمان لێ نەبووەوەی کات تەوقیتەکەی چۆنە ئەم سڕیەتە ئەنجامی بە من لەگەڵ خامنەیش ئەسڵەن ئەمەی کە حەماس ئەنجامی داوە نەک تەنها ئەوانەی لە ئینن حتاکو قیادەکانی حەماس لە دەرەوەی هینیش لە دەرەوەی غەزەش و ئەوانە زۆر ئاگاداری نەبوون تەوقیتەکەی و کارەکەی معلومە جمهوری ئیسلامی ئێران بەشێکە لە ململانێکی کۆنەپەرستی لە ناوچەیە بەڵام کێشەی فەڵەستین ئەبێت توێکاری بکەین و جاکینەوە ئەکەوینە هەڵەی زۆر گەورەوە باش کاک شاخەوان گیان هاتمەوە لای جەنابەت پرسیارێک ئایا گەلی ژێردەستە کە حرەکەیەکی هەبوو بۆی هەیە هەموو شتێک کە لە دەرەوە یاسای جەنگیش بوو ئەنجامی بدات ئەمە پرسیارێک تر کاک شەماڵ باسیەوەی کە گوتی ئەگەر بەرامبەر بە خەڵکی سڤیلیتیان نەکردا پشتیوانی ئەو شەڕەمە یان بێدەنگە من وام نەوتۆ نەموتۆ پشتیوانیم کرد ئەڵێم ئیدانە ناکرێ ئەگەر خەڵکی مەدەنیان یعنی ئەو وەختە لە ڕووی یاسایەوەی تاوانەکە کەوتە سەر حەماس یعنی خۆ پێشتریش حەماس چالاشی کردووە ئەوەی کە خەڵک ڕەخناگرێت لە حەماس ڕەخناوەیە کە دیلەکانی وا لێ کرد
کە ئەو ئافرەتانەی وا لە کرد و سواری ماشینی کرد و گڕیدا و بە ڕوت و قوتی گڕیانێدا و پرچیانی ڕاکێشا و ئیهانیانە کرد ئەوە بوو کە لە ئاهەنگە 260 کەسی کوشت ئەوە یعنی کێشەکە لە شەڕ و لە داگیرکردنی پایگا و لەوانەیە کاگە حەمە لە هەمومان زیاتر ئەو ئیشانەی کرد بێت و کەس گلەی ناکە برێ کاگە حەمە تاوانی جەنگی ئەنجامداوە لە ڕابردوودا مەسەلەکە لە شەڕەکەیانە مەسەلەکە لە جۆری شەڕەکەیە لەوەی بە پێی یاساکانی جەنگ مامەڵەی نەکردووە خۆ جەنگیش یاسای تایبەتی خۆی هەیە ئەگەر لایەنێکی سیاسیش کە معارەزەش بێت بەڵام میلیشیایەکی ڕێکخراو بێت ئەبێ بە پێوەرەکانی یاسای جەنگ مامەڵە بکات فەرموو کاک شاخەوان بەڵێ خۆی واگەر قسەی شتێ لەسەر قسەکانی پرسیارەکە یەکەم من وەڵام نەدایە و جاریتر ئەوەی باسی کرد گوتت ئەگەر کۆمەڵکوژی نەکردووە حەماس ئەوە چی دەبوو من پێم وایە ئەگەر حەماس سەربازی بکردووە بۆ نمونە سەرباز بێت ژمارەیەک سەربازی ئیسرائیلی بکوژبە پێم وایە کاردانەوە ئیسرائیل بۆ شێوێ نەدەبوو کە ئێستا وەکو ئێستا بینیمان جیاواز دەبوو بێگومان بڵین تون دەبوو بەڵام بەو گەورەیە و بۆ قەوارە فراوانە نەدەبوو سەبارەت بەڕاستی من دەمێ هەندێک شت باز بکەم لێرە ئەویژەوەیە حەماس حرەکەیەکی ئیسلامیە حرەکەیەکی ئیسلامی عالەمیشە نەک فەلەستینی ینی دەبێ ئاگاداری بچکەوە لە میساقی حەماس داهاتووە گوێ لێ مەکە عەلی بەڵێ زۆر جوان جملێتە لە میساقی حەماس بخوێنەوە سیرکەن بەڕاستی حەماس زیاتر حرەکەیەکی ئیسلامی عالەمی ئیخوانیە لەوەی حرەکەیەکی فەلەستینی بێت حەماس داوا دەکا هەر مسلمانێک کە لە هەر شوێنێکی جیهان ئەو مسلمانە لە ئەفغانستان بێ لە تورکمانستان بێ لە پاکستان بێ لە هەر شوێنێک بێ بەس بێ بڕوای پێ بێ بڕوای بەخوای بێ دەتوانی بێ لە ڕیزەکانی حەماس خەبات بکە و لە پێناوی خودداش چکە ئەوان هەمان ئەو شیعارەی ئیخوانی مسلمین نیان کردوتە شیعاری خۆیان ئامانجیان خوددایە پێشەویان پێغەمبەرە قورئانیش دەستوریانە ینی ئەوە خۆی حەماس بە ئاشکرا لە میساقی خۆی ئەوەی نووسیوە دەڵێ ئێمە فەرعێکین لە ئیخوان جەماعەتی ئیسلامی ئیخوان خۆی هەروەها مەسەلە قەومیەکەش کە دێت سەر مەسەلەی قەومی دەرێم قەومیەت جۆرێکە لە لێکدانەوەیەکی دینی یعنی ئەو دینەکەی بە هەموو شێوەیەک زار کردەوە بەسەر هەموو شتێکتردا و ئەو خەباتێک کە ئەو دەیکا لە پێناوی خوددایە خەباتەکە زۆر دەرێ لەبەر ئەوەی خەباتی برێن شوێنێکی وڵاتێکی یان بەشێک لە خاچی ئیسلام داگیر کراوە لەسەر هەموو مسلمانێکی جیهانە بێ خەبات بکە بۆ ڕزگارکردنی ئەو خاکە ینی ئەو شتان لە میساقی خۆی نووسیوێت ینی ئەو شاراوە نییە لە ئەنتەرنێتەیە بنووسن میساقی حەماس ئەو خاڵانەتێ بخوێنەوە هەمووی نووسراوە ئەوە لەلایەک لەلایەکی تر مەسلەی جووەکان ئایا بڵێن ئەمن بڕوان بە هیچ حکایەتێکی تەورات و قورئان و ئەوانە نییە چکە ئەو بەڕاستی قورئان یان تەورات یان ئینجیل ئەوانە هەمووی حکایەتی ئەفسانەیین زیاتر زۆر لە ئەو بەسەراتانەی لە تەورات باس کراوە و لە قورئانی دووبارە باس کراوەتەوە هیچ بەڵگەیەکی زانستی نییە بیان سەرمێنێ کە بەڕاستی ئەو شتانە هەبوون یان بوونیان هەبوو بوون سەبارەت بە ئیبراهیم پێغەمبەری سەبارەت بە داود پێغەمبەری یان سلێمانی یان ئیسحاقی یان ئیسماعیلی ئەو شتانە هیچی بەڕاستی زانستیانە تا ئێستا نەسەرمێنراوە زیاتر بۆیە ئەوانە حکایەتن نووسراوە هەتا بڵێن سەبارەت بۆی کە ئیسرائیلەکان لە مسرەوە هاتوونەتە ناوچەی شام و لە سەردەمی موسا و فیرعون ئەو شەبووی نووسراوە چیرۆکان ئەو چیرۆکانە زانستیانە نەسەرمێنراوە تا ئێستا تەنها تەورات باسییان دەکات ینی بۆ تەورات باسیەوە دەکات دەرێ ئێمە کاتی خۆی کە نەبوخودنەسر هات لە هەیکەلەکەی سلێمانی تێکدا دوایە پاشان کۆڕش هات بابلیەکانی شکات هاتن هەیکەلەکەیان دروست کردەوە کۆڕش لەو شوێنە لەو بەردەی نووسیوێتی سەبارەت بە شکاندنی بابلیەکان لە هیچ شوێنێک باسی یەهودیەکان ناکات باسی جوولەکە ناکات ینی بڵێ ئەو شتانە هەمووی هەڵبەستراوە بەڕاستی سەبارەت بە ئەوەی بڵێن
یەهودیەکان لەو ناوچەیە هەبوون یان نەبوون یەهودیەکان لەو ناوچەیە هەبوون بەپێی دەکومێنتی مێژوویی مەملەکەتێک هەبوو بەناوی یەهودا مەملەکەتێک هەبوو بەناوی ئیسرائیل لەو ناوچەیە هەبوونەوەوانە پێشی زای بە سەدان سال پێشی زای لەو ناوچەیە هەبوون بوونیان هەبووە دوای پاشان بەهۆی شۆڕشتیوە گواستراونەتەوە دوورکەوتونەتەوە ئەوە شتێکی ترە و لە ساڵی 1970 کە بەریتانیا هاتووە ئیمپراتۆریەتی عوسمانی ڕووخاوە هاتووە بەریتانیا هات بۆ ئەوان خەلکی دەوڵەت نەبوو بەریتانیا ئەو ناوچانەی هەمووی دابەش کرد سووریایە و لبنانە و ئوردنە و سعودیایە و ئیتر ئەوانەی خستەژێری تداگە خۆی و بەریتانیا و فەرەنساوانە بڕیاری بەڵێنی ئەوەشیاندا کە دەوڵەتێکیش بۆ ئیسرائیلەکان دروستکەن لەگەڵ فەلەستینیەکان لەوێ ئەو کاتە لە 1970 ئەو بڕیارە درا دیارە ئیسرائیلەکان لێ ژمارەیان زۆر نەبوو کاتە 100 بوو 70 بوو چەندە ئیتر لە من شوێنێک خوێندمەوە 170 بوون ئەو کاتە لێ بەڵام بە هەر شێوەیەک بێ ئیتر ئەوە بڕیاری ئەوە درا کە دوو دەوڵەت دروست بکرێت کە لە ساڵی 1970 بڕیاری ئەوە درا دوو دەوڵەت دروست بکرێت دەوڵەتی فەلەستین و ئیسرائیلی هەموو وڵاتانی عەرەب دژی ئەوە ڕاوەستان عەرەبەکان دژی ئەوە ڕاوەستان کە ئیسرائیلەکان نابێ وڵاتیانە بێت ئەوان دەچکە ئەو خاکەی ئەوان نییە دەستیان بەشەر کرد و شەڕەکەیان دۆڕاند لە 67 شەڕەکەیان دۆڕاند لە 73 شەڕەکەیان دۆڕاند هەزارێکی شەڕەکەیان دۆڕاند وڵاتی خۆیان دەدەستدا خاکیان دەدەستدا ئیسرائیل زارتر بوو لەسەر مەسەلەکە یعنی بۆ ئەوە بەپێی مێژووکە ڕووی داوە تا ئێستا خۆی ئەگەر بەعاد عەرەبەکان عاقڵ بوون هۆشمەندانە بیریان بکردووە دەستیان بە شەر نەبرد بە ئاشتیانە بجوولابانەوە ئێستا دوو دەوڵەت بوو دەوڵەتی ئیسرائیلی دەوڵەتی فەلەستینی هەبوو بە ئاشتی دەستیان هیچ شەڕی نەدەبوو ئەوە لەلایەک ئەوەشمان لە بینەسێ مەسەلەی ئەو جیهادی ئیسلامی حەماس دەستی داوەتێ بەڕاستی گەلی فەلەستینی وەکو بارمتە گرتووە وەکو بارمتە گرتوویەتی و بۆ خۆی بەکاری دێت چونکە ئەو جیهادی ئیسلامی بە هیچ شێوەیەک ناتواندرێ بڵین تعبیر لە خواستەکانی گەلی فەلەستین بکە بۆ شوەیەکە حەماس گوزارشتی دەکات بەداخەوە شۆرشی گەلی فەلەستین تووشی هەرسەکی گەورە هات کە فتح تووشی گەندەلێکی گەورە بوو پاشان حەماسی لێکەوتەوە حەماسیش جیهادی ئیسلامیش بەڕاستی حرەکەیەکی تێک دەرانێ بە هیچ شێوێک لە بەرژەوەندی گەلی فەلەستیندا نییە و تا حەماسی شەبێت تا جیهادی ئیسلامی پێم وایە گەلی فەلەستین ئاشتی و چارەسەر بە چاوی خۆیەوە نابینێ باشترین چارەسەر بۆ ئەو کێشەیە کە ئێستا بێگومان دەبێت شەڕ ڕابوەستێت دانیشتنە گفتوگۆیە لەسەر جۆرێکی چارەسەر دوو دەوڵەت بۆ هەردوو لە بۆ شێوەیە بۆ واقعی کە لەسەر ئەرزدا هەیە و بۆ واقعی کە ئێستا هەیە خۆی ئەو بڵین ئەوە بە کورتی سەبارەت ئەوانە پرسیارەکە لەسەر چی بکە علی دەمەوێت دووبارەی کە بەڕاستی لەگرم کرد وەڵا پرسیارەکان نازانم منیش ئایا گەلی ژێردەستە ئایا گەلی ژێردەستە مافی ئەوەی هەیە یعنی هەنێک ئەپرسن ئەرێن مادام گەلی ژێردەستەیە مافی ئەوەی نێ لێ پرسیتەوە کە چی کردووە چی نەکردووە ئایا گەلی ژێردەستە حەقیەوەی هەرچێک ویستی بیکات گەلی ژێردەستە کە قەباتی ڕزگاری خوازی دەست پێ دەکات بێگومان داوای مافێکی ڕەوا دەکات داوای ڕزگاری خاکەکەی خۆی دەکات ڕزگاری گەلەکەی خۆی دەکات بەڵام ئەویش ناچارە ملکەتی و پابندی مافەکانی مرۆڤ بێت ڕێستاکانی مافەکانی مرۆڤ دوای یاسا نێونەتۆیەکان بێت گەلی ژێردەستە بۆ نمونە بڵین ئەگەر بێت و هێزێکی پێشمەرگە بچێ بەسەر گوندێکی عەرەبدا بدا و ژن و ماڵیان هەموو بکوژێ بڵێ ئەوە مەقاومەیە بڵێنەوە وەرگریە لە خاک و شۆرشە ئێمە دەیکەین بێگومانەوە تاوانێکی گەورەیە ئەوە کۆمەڵکوژیە بە هیچ شێوەیەکەوە ناچێتە چارچێوەی خەباتی ڕزگاری خوازی دژی بڵێن تاوانە دژی کۆمەڵکوژیە دژی بەدیلکردن و دەست درێژیە بۆ سەر ژنان بۆ سەر منداڵان بە هەر شێوەیەک وایە بڵێن نەخێر من پێم وایە بە هیچ شێوەیەک قبوڵی ئەوە ناکرێت کە گەلی ژێردەستە بچی کۆمەڵکوژی بکە گەلی ژێردەستە بچی دەست درێژی بکە گەلی ژێردەستە ئەو کاتە سەرکەوتن بەدەست دەهێنێ ئەگەر بتوانێت بڵێن شۆرشێکی پاچی سەربەرزانە و بڵێن دەستپاکانە درێژە پێ بدە هێرش بکاتە سەر ئامانجە سەربازەکان ئەگەر خەباتی چەکداری بوو
ئەگەر خەباتی سەکداریش نەبووە هەوڵدا گەلەکەی هوشیار بکە فێری ئاشتی بکە فێری بکە چۆن دەتوانن بە یەکۆژیان دروست بکرێ چۆن دەتوانن لە پرەنسیپ دیموکراسیەکان و مافەکانی مرۆڤ بگەن خۆی دەبێ کا لەسەر ئەو وارانە بکرێ بەڵام تۆ ئەگەر بڵین دەستدایە چەک و دەستن بە کۆمەڵکوژی کرد پێم وایە لە چوارچێوەی خەباتی ڕزگاریخوازی دەردەسی دەچیە ئەو چوارچێوەی کە وەکو تاوانبارێکی کۆمەڵکوژ سەگت دەکرێت. زۆر سپاس کاک شاخەوان گیان بەڕێزان ئێستایەکی 5 دقەی تر قساکەین و تەواو بێت بەرنامەکەمان هەرێکی 5 دقەوە سەعاتێک و 10 دقەیە قساکەینێکی 5 دقەی تریش قسە بکەنە بێتە سەعات و نیوێت. کۆمنت زۆر هاتووە بەڵام کۆمنت وڵای کۆمنت من هیچم نەبینیوە با کۆمنت زۆرە لە تەنیشتەوە گەر سەیری کۆمنتەکان بکەی وڵای من نابینم کۆمنت هیچ نازانم. ئیسرائیل هاوکار بووە لە دروستکردنی حەماس دروستی کردووە ئیسرائیل هاوکار بووە لە دروستکردنی حەماس دروستی کردووەوە کاگوی سقادر واڵێ لە دارەتووەوە ئێستا لە فنلەندایە ئەوەی تر چاومان دەبێت کاک عەلی چاومان دەبینێت کاک عەلی بەڵێ گەر دروست کراویش نەبێت یەک دەستن لە ژێرەوە ئیش دەکەن و حەماس و توێتی لە 2010 بە قەمەرە سنایی دیومانە لە ژێر خەستەخانە نەفەقی دروست کردو باسی نەفەقاکات تافگەخان باسی ئەو نەفەقاکات کە دروست کراوە لە ژێر خەستەخانەکە و لێدرا و ئەو تاوانە دروست بوو. زۆر سپاس تافگەخان بۆ تۆ. بە هەر حاڵ بابێنە ئیسرائیل گەر هێندە ئینسان بێ دەتوانێت ڕێگە بداتە خەڵکی فەڵەستین بچن ناو ئیسرائیل ئەوسا دەتوانێت گەماروی حەماس بدات. جوانە بۆ چوونەکەی جوانە ئەتوانێت ڕێگە نەدات وەکو خۆشت وتێت لە سەرەتاوای توانی بە شکلێکی تر تۆڵێ خۆی بکاتەوە نەگەوەی کە بێت بە ئاسمانەوە لێ بدات و وین بکات. بە هەر حاڵ بینە سەرەوەی لە کاک محەممەد دەستپێکەینێکی 5 دقە دوا قسەی خۆتان بکەن و دوایەوە کۆتایی بە دیبیتە دێنێت. کاک محەممەد من ئەوڵێن شتەوە باسی کەم کە بنازە من ئەوە کەسان دەنگت ئایسە چۆنە ئێستا زۆر باشە. ئەو کەسانە کە منکری دەخاڵەتی جمهوری ئیسلامین بنەزە من وەقایعێکی تاریخی خەریکن ونەکەن لە بەرچاو خۆیان جمهوری ئیسلامی نە ئیمڕۆ لە شەڕعیان و عێراق شعار ئەسلەکەی زان هەموو کەس زانێت چی بوو ئەوت ڕێگەی فەتحی قودس لە کەربەلاوە بگەڕێ باشە ئەمە شعاری نابودی ئیسرائیل استراتیژی جمهوری ئیسلامی بووە استراتیژی حەماسە استراتیژی حزبوڵایە استراتیژی هەموو جەریاناتی دەم نەوعەن بەنابەرین ئەمانە ناکرێت لە بەرچاو نەگری ئەوەی کە نا حەماس خۆی کردوێتی حەماس خۆی کردوێ بە چیەی کرد حەماس کلاشینکۆفی بوو لە کلاشینکۆف زیاتر چیەتانی بکە فۆقی ئەوسە ئارپیجیشی بەدەسەهاوت ئەم هەموو ئیمکاناتە وایەسە 5,000 موشک لە ئەرز یەک ڕۆژ و دو ڕۆژە بخەیتە ناو شارەکانی ئیسرائیل لەکوێ هات ئەگەر جمهوری ئیسلامی نەبوو کاکی من ئەمانە ناکرێت فەرامۆشکەی بنابراین ئەمە بەش لە قەزیە وەختی ئەمە باسەکەی کاکشەماڵێژێ ئەوە سەڵتانە تەڵەبەکانیش وایژن بۆ کە ئەمریکا حەمڵێ بکە بێژم ئازیزەکەی من ئەوەی کە دەستی نەبووە فقط حەماس کردووە قسەی خامنەیە ئەکرێ من بڵێم پس ئەمە تۆ قسەی خامنەیەکەی نا تەحلیلەکانمان جیاوازە نە تۆ قسەی خامنەیەکەی نەمە قسەی سەڵتانە تەڵەبەکانەکەم تەحلیلەکانمان جیاوازە دوو جۆری متەفاوت تیک لێدەین بنابراین ئەوەی کە معلومە ئەم شەڕێکی ارتجاعیە ڕەبتی بە خەڵکی فلستین نییە ڕەبتی بە منفعەتی خەڵکی ئیسرائیلیش نییە دوو هێزی ارتجاعی لە مقابلەکە قاریان گرتووە بۆ ڕزگاری و ئەمنیەتی ئەم خەڵکە هەم لە ئیسرائیل و هەم لە فلستین ڕێگەی ئەوەیە ئەم شەڕە تەواوکەی بەڵام ئەم شەڕە تەواوکەی ڕێگە حەلیەشێ بۆ دانی هەروە بڵێ تەواویکەی تەواوی ناکرد هەر ئێستا بڕۆن تماشای جمهوری ئیسلامی بکەن مقاماتی مختلفی جمهوری ئیسلامی لەلایەکەوە داواتش بەسەکەن لەلایەکە و لەو لاوەحانیانە دەن کە بڕۆن ئاگری شەڕەکە گەرم کرد بەڵکەم بە جۆرە بتانی ئیسرائیل تیا بوون لەو لاوە ئیسرائیل خەریکە قسەی واکە ئێمە قانون بین المەلی ڕعایەتەکەین لەو لاوە بۆمبارانی و ئوردوگاکانەکە لەو لاوە مەدرک نیشانەدا کە هەر ئیمڕۆ مەدارێکێکی نیشان داوە بە ڤیدیۆ تونێلەکانی لەژێر بیمارستان و مەدرسان نیشان داوە
باشە ئەمانە ناکەی خۆ منکردبی بە خاطرەوە سیایی وتیە بنابراین ئەمانە بینە کنارە و بەحسەوەیەکە هەر نەو ئەم مقاومەتێ لە مقابل داگیرکەر و زاڵمان قابل دفاع نییە کاک شەماڵ مقاومەت و مبارزە ئەگەر پێشکەوت و خوازانە نەبێ حەق تەڵەبانە نەبێ ارتجاعیە ئێستا نا حتا لە دەورانی کۆنا ئەخەوانیەکان لە هەر کوێک تەشەکولێکیان بۆ کارێکیان کردووە کاری ارتجاعیان کردووە ئەسەن مهم نیە لە مەقابڵکیا کردویانە ئیسلامیەکان لە مەقابل جمهوری ئیسلامیە حتا سەلەفیەکان هەرایسن مخالف جمهوری ئیسلامین لە مەقابل جمهوری ئیسلامی مبارزەکەن بەڵام مبارزێکی ارتجاعیە من بۆ مێ پرسیارە بکەم وانە هەر نەوع مقاومەت دفاع یەک پرسیار لێرەیە بەس بۆی کەوا شتەکە ڕوون بێ شەڕی یەکێتی و پارتی لەگەڵ حکوومەتی باسە شەڕێکی کۆنەپەرکی من یەکێتی و پارتی جریانی سکۆلارن ناسیۆنالیسم بەڵام سکۆلارن فەرقەکە بەرنامەیان و سیاسەتیان و ئەساسنامەیان و گشتی ئەوەیە کە ئەڵێن مافی خەڵکی کورد ئەمەیە و ئەوەیە ئێستا بە درۆ بەڕاست بەڵام تەواوی ئەساسنامە و بڕیارنامە و بەرنامەی حەماس و جمهوری ئیسلامی ئەوەیە کە دنیا بێنە ژێر شەمشەری ئیسلام ئەمە دوو چیت بەتەفاوتن جریانێکی ناسیۆنالیستیە تۆ لەگەڵی ڕەقیبی ئاعتراستەیە ئەتانی حزبی خۆت دروستکە تۆ قەویبی بەڵام حەقی فعالیەتیشی بۆ قالی تۆ لەگەڵ جریانێکی فاشیستی کە سەرە بڕێ ئایسە تۆ حەقی ئازادی بۆ داعش دانی فەرقی داعش و حەماس چییە؟ هیچ بە لەحاز ئیدۆلۆژیە و داعش و حەماس لە یەک شوێنن یەک دقە چی قسەت ماوە لەم دەقەیە بکرد بەڵام ڕێگە حەل ئەمەیە جامعەی جەهانی خەڵکی ئازادی خواز و پێشکەوت و فشار بێرن بۆ سازمانی ملل سازمانی ملت بڕوات هەم ئەرتەشی ئیسرائیل و هەم حەماس لەو منتقە دەرکات ئیدارەی ئەو منتقە بن بەدەست سازمانی ملل و سازمانهای حقوق بەشەری و بالاخر تا وەختێ کەمی فەزاکە ئامادە بێ بتوانن دوو دەوڵەت دروستکەن وەدا ئالەم شرایەتەوە بەم وەزعیەتە دوو دەوڵەتیش ئیمکانی دروست بوونی نییە ئەبێ زەمینەکەی بۆ فەرهەم بکەی ئەمە ڕێگە حەلێکەوە حالە بەردەسە لأنها هەر بڕۆ شعار ببێ قەتعی شەڕ نە حەماس ئەیژێ شەڕتەوە و نە ئیسرائیل ئەیژێ شەڕتەوە هەڕۆ مرد میشە سپاس بۆ هاوڕێی ئاسکەران کەسایەت پێشمەرگەی دێرین لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر سپاسوتو هاوڕێ شەماڵ فەرمۆ گەر قسەکانی خودوا قسەی خۆت لە ماوەی 5 دقەیە زۆر باشە سپاس من ئەوە بڵێم کە دۆخێکە لە ئەم ناوچەیە دروست بووە کۆنەپەرستی لەم ناوچەیە پێک هاتووە ئیسرائیل یەکێک لە فاکتەرە سەرەکیەکانێتی باسەکە لەسەرەوە نییە کە جمهوری ئیسلامی ئێران خواستی لە بین بردننی ئیسرائیلی هەڵنەگرتووە یاخود ئێمە ئەو ڕاستیە نەزانین بەڵام مەسەلەکە ئەوەیە کە دروستبوونی ئیسرائیل یعنی هەتا بەر لە دروستبوونی ئیسرائیل ئێمە لەگەڵ دۆخێکی ترا لەم ناوچەیە ڕوبەڕووبووین دروستبوونی ئیسرائیل بەرەو پاشگەڕانەوەیەکی فەرهەنگی سیاسی هەمەلایەنە بوو لە کۆڕاڵەتی ناوەڕاستە و ئەو ئیدعاانەیە کە ئیسرائیل دەوڵەتێکی دیموکراتی یا دیموکراتی تا بەرقەرارە و ئەوانە دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی ئاپارتایدیە هەر کەسێک بە واقعی و بە دروستی ئەم هینە ببینێ ئەم ڕاستیە درک پێکەوە ئەم ڕاستیە بەڕستنی ئەناسێت باسەکەش لەسەرەوەی کە ئەم شەڕ و ئەم جمهوری ئیسلامی ئێران یاخود دەستی حەماس کۆتا بکرێتەوەوانە ئەو حقیقەتە بزانین بە فەرزی حاڵە سەوای دابنین باسی فەڵەستین نیە و باسی ئیسرائیلە نانەوێت دەوانەی کە داکۆچی لەم دەوڵەتە گوایە دیموکراتیاکەن کە خەڵکەکەی لە ئەمنیە تابژی 75 ساڵە ئیسرائیل فەڵەستینی بردومانە کە ئەکوژێ دەربەدەریەکە ئەوانە کامەیە ئەو ئەمنیەتی کە بۆ دروست بووە ئەسڵان خودی شەڕکردن لەواچێ بەشێک بێ لە کرۆمۆسۆمەکان و پێکهاتەکانی دەوڵەتی ئیسرائیل هەر بۆیە ئیسرائیل لەگەڵ ئاشتیان نییە ئیسرائیل ئەساسەن ئاشتی ناوێ و حەلی دوو دەوڵەتی ناوێ ئەوەی کە باسی کرد شاخەوان لەسەرەوەی کە عەرەبەکان قوبوڵیان نەکردووە عەرەبەکان لە ساڵی 1970ەوە هەتاکو ساڵی 1948 کە بڵێن جووەکان ئەو کاتە لە سەتا دەبوون و لە ساڵی 1948 تا بەشکران لە 140 شتێکی فەڵەستینیان بەرکەوتوانە
50 ئەوەی درا بە ئیسرائیل ئاسایی بوو کە قوبوڵی نەکەن، ئاسایی بوو کە ئەم شتە بە تاوانێک بزان لە بەرامبەریان نەکراوە. خەڵکێک کە لەوێ نەبوو نەژیاون بە پاپۆر هێنراون بە هین دەرکراون بە وەکو پەنابەر هێنراون و ئەوانە دانراون لەم نابوون بە خاوەنی ماڵ و اینجا دانیشتون ئەزیان لەگەڵا بەشکردون و ئەرزەکانی هین کردووە. دوای ئەوە مەوزوعی دروستکردنی شێشەی قودس و هێنانە پێشەوەی مەوزوعی قودس و ئەمانە ئەو هینانەی شتە ئێحساساتانەی جوڵاندووەوانە کە خەڵکی بەرەو کۆنەپەرستی و بەرەو پەیوەستبوون بە دین و بە بیر و باوەڕی دینی خوانەوە پاڵناوە. پاشان لە 16 ئەوە بەرحاڵ لە 16 وەک ئەو قسێ وترێ عەرەب دووبارە لە شەڕا دۆڕاوانە و ناوچەنە داژی کرا. بەڵام ئەوەی کە لە 16 کراوە و بڕیاری لەسەر دراوە مەجلیسی ئەمن خۆ کاکشاخەوان خۆی کەسێکی یاسا ناسازانێت قەرارەکانی مەجلیسی ئەمن قەرارەتی مولزمن، قەراراتێک خەڵکە بێت جێبەجێکە. ئێمە 13 ساڵ لە عێراقا حەساری محاسەری اقتصادیمان لەسەر ئەساسی بڕیارنامەی مەجلیسی ئەمن بەسەرا فەرز کرا. ئیسرائیل بڕیارنامەی مەجلیسی ئەمن هەیە کە بێم ناوچانە بەجێ بێڵەوە و ناوچانە باتەوە بە فەڵەستینەکان نایداتەوە. ئەمەی کە ئێستا شەڕی بەردەوام کردووە خودی ئیسرائیلە و پاشان کە هاتووە ڕازی بۆ بۆیکەوە حەلی دوو دەوڵەت و ئەمانە ئاخرشت مفاوەزاتەکانی خوێنیتەوە بە ئاشکرا و ڕوونی دیارە کە ئێمە بەڵێ ئەم ئەزدانەتانێ وەکو بڵی خەڵاتیان بکەن، وەکو بڵێ مافێکیان بنێ کە مافی خۆیان نەبێ و دواتر کێشەیەکیان دروست کردووانە کە مفاوەزاتەکانە لە ساڵی 1990 لە 2000 آخر مفاوەزەکە لە 2000 بوو تێک بچێت و بشتێ تێک بشتێ و نەتوانێت بە ئەنجام بگا. و پاشان ئەوەی کە بە بەردەوامی ئیسرائیل کردوێتی ئەو کارێکە ئیسلامی سیاسی زیندوو کردوەوە زیندوو ڕایگرتوێتەوە. و من بە ڕۆشنی و بە ئاشکرایی ئەمە ئەبینم و خەڵکانێک کە بیانە بە دیقەت مەسایلەکان ببینەوەمانە زۆر بەڕوونی بۆیان دەرەکەوێت تا ئیسرائیل لەم ممارەساتانەیە بەردەوام بێ ئیسلامی سیاسی سوتەمەنی دەزەکەوێت. ئەوەی کە حەماسی بێت کردو بە قووەتی کردو لەسەر پێی خۆی ڕایگرتووە ئەو ممارەساتانەی ئیسرائیلە نەک پشتیوانی جمهوری ئیسلامی ئیسرائیلە. آخر جملەم ئەوەیە ئەڵێم کۆتایی هاتنی شەڕ دەست بەجێ ئەبێ خواستێک بێ کە هەموو خەڵکانی ئازادی خوازانی دنیا لە دەوری کۆبنەوە ئەم شەڕە ئەم کوشتارە ئەبێ ئێستا کۆتایی پێبێ، ناکرێ مناڵی تر کوژێ. ئەمە زۆر سادەیە، ناکرێ مناقەشەیە بکرێت و یعنی حەماس ڕزگاری بێت، یعنی حەماس اعتیادیە بمێنێت ناکرێ باسەکە ببەسرێتەوە بە نەمانی حەماسەوە گەر ئیسرائیل لەوێ حەماس لەناوبەرێتەوەوانە ڕێگای تر زۆرە کەس ناتوانێت ئەو ڕێگانە نیشانی ئیسرائیل باش نەزانێت. بەڵام کوشتاری مناڵ ئەبێ کۆتایی پێبێ، هیچ مناقەشەیەک لەسەر من ناکرێ و ناکرێ من نەک کۆمونیستێک ئەسڵەن ئینسان دۆستێک ببینم لە دنیاە لەسەر ئەمە علامەتی ئیستیفهامدا بنێ بڵێ ڕاستەیە ڕاست نییە، ئەرێ ڕاستە داوا بکەی مناڵ نەکوژرێیان نا. ئەمە چ پرسیارێکە بەڕاستی. زۆر سپاس بۆ هاوڕێ شەماڵ، چالاکی سیاسی و چالاکی مەدەنی و سیاسی. کاک شاخەوان فەرمو تۆش ئەگەر لە ماوەی 5 دقەدا ئەو سەرنجانەی کە ماوە لا دەری بڕیت زۆر سپاس دەکەم. هیوادارم دەنگم باش بی. وەڵا سەرەتا دەمێت باسی ئەو کوردستان حەماس خەباتێکی جیهادی دەست داوەتێ و دەیوێ ئیسرائیل لەو خاکە ڕشکاتەوە. بەڵام خۆی حەماس لە ڕاستیدا خۆی دژی قورئانەکەی خۆی دەجوولێتەوە لە ڕاستیدا، چونکە خۆی لە ئاەت لە قورئاندا لە چەندین ئاەت هاتووە کە بڵین لە چەندین سوورەتی بەقەرە هەیە و چەندین سوورەتی مائیدە هەیە. لەوێ باسیەوە دەکەن دەڵێ ئێمە ئەو میلەتەمان میلەتی ئیسرائیل لەبەرەوەی کتابیان هەبوو پێغەمبەریان هەبوو فەرزمان کردو بە چەند خەڵکی تردا ئەوە لە قورئاندا هاتووە. و هەروەها دەڵێ ئێوە بە بڵین موسڵمانان دەڵێ ئێوە لە دوای ئەوە هەندێن. و هەروەها لە ئاەتی تر هاتووە باسی ئەوە دەکات ئێمە خاچی پیرۆزی ئەو ناوچەیەمان دایتە بەنی ئیسرائیل، ئەو خاکەش لە نیلەوە هەتا فرات دەگرێتەوە. جا هەیە دەڵێ بەس ناوچەی فەڵەستینە هەریەکە هەر مفەسیرەکە لێگانەوەیشی بۆ دەکەن. ئەوانە خۆی لە قورئاندا هەیە، لە ئاەتە مەکیەکاندا هەیە. بەڵام دیارە هەر لە قورئانیش لە ئاەتە مەدینەکان مەدەنیەکان کە پاشان هاتووە
کۆمەڵێک ئاەت هەیە ڕق و قینەیەکی زۆر دروست دەکات بەرامبەر بە جوولەکە و بەرامبەر بە مەسیحیەکان ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە ئەو ڕق و قینەیە کە لە قورئاندا هاتووە لە هەناوی هەر موسڵمانێکدا چێندراوە بۆ نمونە هەر موسڵمانێک ڕۆژانە 5,000 نوێژ دەکا لەو 5,000 فاتحە دەخوێنێ لە فاتحەدا هێرش کراوەتە سەر جوولەکە و سەر مەسیحیەکان یعنی ئەوە ڕقە چێندراوە لە هەناوی ئەو ئاینەدا ئەوە زۆر مەترسیدارە بەڕاستی و هەروها بڵێن کە ئەو ئاەتانە هەیە کە باسی ئەوە دەکات دەڵێ ئەو شەڕ دەبێت شەڕی جوولەکان بکرێتە ئەو کاتی لە قورئان هەیە بەردوودارەکان پێمان دەڵێن وەرن ئەوە لێرە خۆیان شاردوتە وەرن بیان کوژ ینی ئەوە هەموو ڕق و قینەیە لەناو قورئان لە ئاەتەکاندا چێندراوە ئەوە زۆر مەترسیدارە ئەوە خۆی وا دەکات مرۆڤەکان هەڵ ببنە هەڵگری ڕایەکی ڕق ئامێزانەی ڕەگەزپەرستانە هەولی لەناوبردنی بەرامبەرەکەیان بدەن ئەوە زۆر مەترسیدارە لە قورئاندا تۆڕم هەر لە قورئان وەکو گوتم لە ئاەتەکان لە ئاەت مەکیەکان ئەو خاکە پێشکەشی ئیسرائیلیەکان کراوە کە پێم وایەوە خرافیاتە بەڕاستی ئەوە هیچی پەنسیلەیەکی ڕاستی نییە تر تۆ خوا چۆن دەبێت بڵین ملەتێک بەسە ملەتێکی تردا پەرستکە بڵین ئەوە چۆن شتی وا دەبێت بە هەر شێوەیەک بێ بڵین ئەوە لەلایەنە دینیەکە لەلانی ئەوەی تر بەڕاستی ئەو شەڕێک کە ڕوویدا بمانەوێ نەمانێت دەبێت تەماشای واقعی بالۆخکە بکەین لە دەوروبەری قەتەر پشتگیریەکی زۆری ئیسرائیل دەکات ئێران پشتگیریەکی زۆری ئیسرائیل ئەوە حەماس دەکەن ئیسرائیل ببورن ئێران پشتگیریەکی زۆری حەماس دەکات و لە داهاتی ساڵانەی حەماس بە $100 ملیۆن لە ئەمریکا و ئەوروپاوە یارمەتی بۆ دەچێت هاوکاری بۆ دەچێت لەو ماوەی ئەو دوایە بڵێن دوو شت هەیە دەبێت لە بەرچاوما بێ یەکەمیان ئەوەیە سعودیا و ئیمارات لە ئیسرائیل نزیک دەبوونەوە خەریکی ئاشتی بوون لەگەڵی خەریک بوون پرۆسەی ئاشتی درێژەکردنەوەکەوەی کە مەسر لە 82 کردی ئەوە یەک لەلایەکی تر ئیسرائیل و ئێران شەڕی یەکتر دەکەن ئیسرائیل زووزووە لە میلیشیاکانی ئێران لە سووریا دەدا و ئێران بە دوای تۆلەدا دەگەڕن ئێران یارمەتیشی زۆری حەماسی داوە ئەو ڕاکێتانەی حەماس ئەو بڵین مۆبیلیزەکردنەی حەماس لە ڕووی تەکداریەوە لە ڕووی هێزەوە ئێران ڕۆلێکی گەورەی بینیەوە بەڕاستی بۆیە من لەگەر ئەو بیرڕانی بکە ئێران شەڕەکەدا نەبێ بەڕاستی ئێران دەورێکی زۆر گرنگی هەیە و ئێران بە دوای تۆڵە دەگەڕێت و قەتەرش لە بەرژەوەدیدا هەبوو ئەو پرۆسە ئاشتیە سەر نەگرێ ئەوەی نێوان ئیمارات و ئیسرائیل و سعودیا و ئیسرائیل خۆی پێم وایە ئەو دوو فاکتەرە کە شارەزانیش لە هەموو لایەک گرنگی پێدەدەن ئەوە هەبوون بەکردەوە هەبوون بوون لەهۆی ئەوەی کە حەماس ئەو هێرشە بکە ئەو کۆمەڵکوژیە کوێرانەیە بکە کە پێم وایە کارەساتێکی گەورە بوو کۆمەڵکوژێکی گەورە بوو ناحکێکی گەورە و بەرامبەر بۆ خەڵکە سبیلە لەو بەریکرا بەداخەوە بڵێن کادانەوەی ئیسرائیلیش کادانەوەشی زۆر نابلۆڤانەیە خەرچێکی زۆر ناڕەوا دەکوژرێ تاوانێکی زۆر ئەنجام دەدرێت پێم وایە بڵێن شەڕ بە هیچ شێوەیەک چارەسەر نییە شەڕ ماڵوێرانیە شەڕ ماڵوێرانیە بۆ خەڵکە بێتواناکە خەڵکە بێدەسەڵاتەکە بەرپرسانی حەماس زیانیان پێ ناکەوێت هەموو بخۆیان لە وڵاتانی تر دانیشتون و های لای دەژین خەڵکە هەژارەکەی غەزەیە تووشی کۆمەڵکوژی دەبێت ئەو ماڵوێرانیە زیاتر بۆ ئەوانە لە هەر کەسێک بەڕاستی بۆیە بڵێن بێگومان ئاشتی چارەسەر بەڵام ئاشتی چۆن دەکرێت خۆی لێرە وڵاتانی ئەو وڵاتانی کە یارمەتی حەماس یارمەتی غەزە دەدەن یان یارمەتی فەڵەستینیەکان دەدەن لە زۆر شوێنی تر هەمان هەڵە دووبارە دەکەنەوە ئەوانە دەزانن ئەو دەسەڵاتە کۆرۆپتە گەندەڵە ئەو دەسەڵاتە بڵین دەسەڵاتێکی یان ئەو حیزبانەی کە حکومدارن توندڕەون ئەوانە مافی مرۆڤ ناناسن چۆن دەبێت تۆ یارمەتی ئەو خەڵکە بدەی ئەوانە وا بکەی لەسەر دەسەڵات بێنەوە ئەوە هەڵەیەکی زۆر دەبێت و کوشندەیە کە ئەو لایەنانە دەیکەن سەبارەت بە هاوکاریەکان بۆ فلەستین دەبێت ئەوان هەوڵ بدەن خەڵک بە هەموو شێوەیەک لایەنە دیموکراسی خوازەکەی ناو ئەو گەلانەی گەلی فەلەستین کە لەوێ هەیە پێم وایە هەیە ینی خەڵک هەیە خەڵکی باش هەیە
خەڵکی دیموکراسی خواسەیە خەڵکی پاک هەیە ئەوانە پژینی بکرێن و هەوڵ بدێن دروست بکرێن بەرامبەر بەو لایەنە گەندەڵ و توندڕەوی کە ئێستا هەیە بەو شێوەیە ئەوەش پرۆسەیەکی درێژخایەنە بەڵام ئەو هەڵەیەکی گەورەیە لە کۆنەوە ئەو لایەنانە کردویانە کە یارمەتی دەسەڵاتی گەندەڵی فەڵەستینی و دەسەڵاتی توندڕەوی حەماسیانداوە خۆی دەبێ پرۆسەکە درێژخایەنە بەڕاستی پێم وایە گە شەڕێک ڕابژیرێ ئاشتیش بێ ئەو پرۆسەیە دەبێ ئەنجام بدرێ بۆ ئەوەی بتوانن چارەسەرێک بە ناوچەیە بدۆزنەوە ئێتر من نیە ئەوە بوو قسەکان و سوپاسان دەکەم زۆر سپاس بۆ کاک شاخەوان شۆڕش نووسەر و لێکۆڵەر و پێشمەرگەی دێرین زۆر سپاس بۆ هاوڕێ محەممەدی ئاسنگەران تێکۆشەری دێرین و کەسایەتی سیاسی زۆر زۆر سپاس بۆ هاوڕێ شەماڵ عەلی ڕۆشنبیر و کەسایەتی سیاسی زۆر زۆر سپاس بۆ ئێوەشکە بینەرمان بە هوای دیدار لە بەرنامەیەکی دیکەی کەناڵی هیوە زۆر سپاس زۆر سپاس بۆ بینێرانش